ئێمەش بەرینە بەردەم کارکتەرە سیاسیەکان بۆ ئەوەی وەڵامی پێویست وەرگین ئەم جاریان لە شاری هەولێر لەگەڵ بەڕێز کاک عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی پرچ و بابەتی ئەم جارەمان تاوتوێکین کاک عەبدولستار زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە. سەلامت یاخۆ سوپاس بۆ بەڕێزتە. ئەگەر پرسیاری زۆر سەرەتامان ئەوە بێ کە جەنابەت یەکێک بووی لە کارکتەرە سیاسیە دیارەکان لە ناو کۆمەڵی ئیسلامیەوە لە هەرێمی کوردستانە بەڵام دەمیرنێ ماوەیەکە جەنابەت بەو شێوەیە دیار نیت ئایا ئێمە ئازانین کە جەنابەت ئێستا وەزیری لە حکوومەتی هەرێمی کوردستانە وەزیری کوشت و کاڵیت ئایا سەرقاڵی وەزارەتەکەت وای لێ کردویت کە کەمتر کات بدەیت بە بوارە سیاسەکە یاخود هەر بە خۆت ئۆتۆماتیکی وەکو چۆنەڵێ وەکو پشوویەک وەکو خولیایەک ویستوتە ئەندازەیەک لە پرسە سیاسەکان دوورکەویتەوە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشحاڵم بە دیداری بەڕێزتان و یاخۆ بەخێر بێن و سەلام و ڕەحمەتی خوای گەورەش لەسەر هەموو لایەک بێ. کاک پەیوەندە من سیاست تەنها لە پەیوەندی سیاسەکاندا نابینمەوە واتە ئەگەر هەر کەسێک لە کۆبنەوە سیاسی و لە علاقاتە سیاسیەکان کەم پێم وایە ئەوە مەودایەکی زۆر تەسکە لە سیاسەتی ئیسلامی ببێ ئەوە دیارە حزوری هەیە لە مەجالی سیاسیدا و ئەگەر نەبینرێ یا کەم ببێنێت دیارە ئامادەی لە مەجالی سیاسی نییە یا کەمە. خۆی سیاسەتی دروستە سیاسەتی ئیسلامی بە هەموو ئەو کار و چالاکی و خزمەت و هەڵوێست و گفتار و ڕەفتاران دەگوترێت کە بە شێوەیەکی ڕێکوپێک و بە شێوەیەکی دروست خزمەت بە خەڵک دەکا و خەمخۆری خەڵکی تێدا دەنوێنرێت و بە شێوە لە شێوەکان مشوری کاروباری خەڵک دەخۆی. جا ئەوە ئەگەر لە حزبدا بێ لە ڕێکخراوێکدا بێ لە حکوومەت بێ لە حتا لە هەندێک بواری کۆمەڵایەتیشدا دەکرێت کە سایەتێک سیاسەتێکی دروست بکاکە خزمەتی چینێک یا خزمەتی کۆمەڵی لە خەڵکی کۆمەلگاکەی خۆی بکە. ڕاستە من بەڕاستی لەوەتێ بەشدارم لەو کابینەی هەشتمی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر دەستم گیراوە و زیاتر خەریکی کاروباری وەزارەتەکەم چونکە ئیش و کارێکی زۆرە و وەزارەتێکی زۆر بەرفراوانە دەتوانم بڵێم ینی فراوانترین و سڕوپرترین وەزارەتە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە پەیوەندی بە هەموو ئەو بابەتە گرنگ و گەورانەوە هەیە لە کشت و کاڵەکەی واتە دانەوێڵە سەوزە لە سامانی ئاژەڵ بە هەموویەوە و لە دارستان و باخداری لە سامانی ماسی لە پەلەوەر لە ئاو بەنداوەکان ئاودێری بەڕاستی ئیش و کارێکی زۆرەوە دەتوانم بڵێم لە قۆناغەکانی ڕابردوو لە کابینەکانی ڕابردوو ئەم وەزارەتە پشتگوێ خراوە و فرامۆش کراوە. من ناچارم لە کاتێکدا کە لە ڕابردوودا پشتگوێ خراوە و بە قەیرانی دارایی تێدەپەڕین و قەیرانی سیاسیمان هەیە و قەیرانی یاساییمان هەیە ناچار بووم بەڕاستی کاتێکی زیاتری پێ ببەخشم هەرچەند لەگەڵ ئەوەشدا ئێستاش نەمتوانیوە حەقی خۆشی پێ بدەم. ببوورە کاک عەبدولستار بەڵام دەگوترێ لە هەرێمی کوردستانە لە 2 دێ و نیوی ڕابردووە کۆمەڵە کارکتەری سیاسیمان هەیە بە جۆرە لە جۆرەکان سیاست لەسەر ژیانی ئەوان تاپۆ بووە واتە ڕێگاگەلێکی دیکە نییە کە زۆرترین خەڵک بچێتە ناو کاری سیاسیەوە بێ بە کارکتەری سیاسی دیار ئەوەی کە لە هەرێمی کوردستانە پێیە گوترێ کارکتەری سیاسەتی دیار دەکرێت مەسەلەن بۆن من لە هەر هێزێکە چەندە موچاوێک چەند کارکتەرێکی سیاسی بێ بەڵام هەر یەکە لەمانەش ئێستا ڕاستەکەی ڕوبەڕووی گلەیی بوونەوە لەوەی کە هەرێکان بخۆیان هەسارەیەکیان دروست کردووە واتە لە ڕێگای چۆنەڵی با بڵێن نەریتێکی سیاسیەوە یاخود با بڵێن لە ڕێگای پێدراوێکی سیاسیەوە خەریکی بنیادنانی خۆیانن واتە با ئاوا بڵێن لە کار و چالاکیە سیاسیەکان دابڕاون سیاست ئەندازێکی زۆر بیانی بێکەس ماوە. کاک عەبدولستار ئەمە نابێت بە گرفتێکی گەورە تۆ سیاسیەکەت هەیە چەند ساڵ دەست و پەنجە لەگەڵ سیاست و لەگەڵ کەینونەکانی سیاستان نەرمەکە بەڵام وردە هێدی لە سیاست دوورەکەوتەوە ئەو کاتە
خەمە سیاسەکان بێکەسە بن، ینی بۆ مانایە مەشغوڵیەتی کارکتەری سیاسی چی دیکە مەشغوڵێت نابێت بە کاری سیاسی و بە کەینونە سیاسەکانەوە. خۆی کار پەیوەند پێم وایە دوو بابەتێ لێرەدا. یەکەمیان سیاست چییە کە من لە پرسیارەکەی پێشوو تۆزێک ئاماژەم پێ کرد. وەختێک کە ئێمە زانیمان سیاست یانی چی بەگشتی سیاسەتی ئیسلامی بێ یا غێری ئیسلامی کە بریتێ لەوەکو باسم کرد یا ئاماژەم پێ کرد کە سەرپەرشتیکردنی خەڵک واتە تۆ مەسەڵەن خزمەتی خەڵک و خەم خواردن لە کاروباری خەڵک بۆ دەسۆزینواندن بۆ خەڵک و کارکردن لەم چوارچێوانە دیارە بێگومان لەسەر بنچینە و بناغەی پێندێک یاسا و ڕێنمایی مەبادی دروست. بەڵام ئایا جار هەر باسی بەشەیەکەمەکەی بکەم، ئایا ئەم پێناسەیە بەسەر چەند ئەو خەڵکی کە پێی دەوترێت سیاسی جێبەجێ دەبێت؟ ئایا فعلەن ئەوانەی کە ئێستا سیاست دەکەن فعلەن دڵسۆزی خەڵک و ملەتی وڵاتی خۆیانن؟ فعلەن ینی دەیانێت خەم لە خەمەکانی خەڵک کۆن و خەمیان کەم بکەن و کێشەکانیان چارەسەر بکەن؟ کەم پێم وایە بەشێکی بەڕاستی بەشێکی بەهۆی نەبوونی ئەم دڵسۆزی و خەمخۆرێکە ناخی لەگەڵ ئازار و میحنەت و ناڕەحەتەکانی خەڵک یەک نییە، لەگەڵیان ناڕوە، خۆی بۆ بە هۆکارێک لە هۆکارەکانی ینی پەیدابوونی ئازار و میحنەت و ناڕەحەتی خەڵک و میلەتەکەی خۆی. ینی کاتێک مەسەلەن ئەگە باسی سیاسەتێکی فراوان بکەین، سیاسەتی دەولی، سیاسەتی وڵاتانە ئەساسی چییە؟ کاتێک وڵاتێک پەیوەندی سیاسی علاقاتێکی دەولی لەگە وڵاتێکی تر دروست دەکات، لەسەر قسم لەسەر مۆزوعی هەیە تەمەن دواتر، لەسەر ئەساس و بنچینەی ئەوە دروستی دەکات کە بەرژەوەندیەکانی خەڵک و وڵاتی خۆی بپارێزێ و لە هەمان کاتدا بەرژەوەندی و قازانجێک بۆ خەڵک و میلەتی خۆی بێنێتەوە. ئێستا ئەوە ئێمە بەڕاستیەوەی کە ئێستا باسی سیاسەتی ناو خۆ بکەین وکە باسم کرد، من هەز ناکەم ینی بەگشتی دەڵم تەمەن تاکوتەرا ڕەنگە هەبێ، بەگشتی ینی ناخمان هەڵوێستمان خەمخۆریمان لەگەڵ ئازار و ئێش و ژانی خەڵک و میلەتەکەمان نییە. بۆ دەرەوەشمان لە جیاتەوەی کە ئێمە سیاسەتێک بکەین لەگەڵ دەوروبەری خۆمان، وڵاتانی دەوروبەرمان، وڵاتانی دنیا، بۆی کە قازانجێک بۆ میلەتی خۆمان بستڕینەوە، ئێمە هەستاوین زاری وهەیە لەسەر ئازار و ناڕەحەتی میلەتەکەی خۆمان سیاسەت لەگەڵ دەرەوە دەکەین. هەر وڵاتێک کە سیاسەت لەگەڵ دەرەوەی خۆی دەکا پێشی بەرژەوەندەکانی ناو خۆی پێ دەپارێز و دابین دەکا. ئێمە بەداخەوە ئامادەیمان هەیە دەست لەسەر بەرژەوەندەکان و خزمەتەکانی ناوخۆی خۆمان هەڵگرین بۆ کە دەوروبەر و وڵاتیان کە قازانج بکەن. بۆیە بەڕاستی من پێم وایە ئەوە کە پێدەوترێت پێناسەی سیاسەتێکی دروست کەم وایە لە واقعی مەدە بەسەر ئەم خەڵکی جێبەجێ بێ. بەداخەوە بەڵام زۆریش ینی ئێستا سیاسی گەلە زۆر بووە. باشە کاربستارەگەر بینەوە سەر جەنابەت، من لە پێشیشیا وتم جەنابەت ئێچێک بووی لەوانەی کە کارکتەرێکی سیاسی بووی و چۆنەڵێ لە چالاکیە سیاسیەکان لە ڕابردووە زیاترە بینایی. تۆ مەبەستە بڵێ من ئێستاش کە وەزارەتێکم هەیە و لە حکوومەتی هەرێمی کوردستانە وەزیرم و لە وەزارەتێکی خۆمە چۆنەڵی سەرگەرمم واتە لێرەشەوە مادەم خزمەتی هاونیشتیمانیانی خۆمەکەم، ئەمە بۆ مانایە سیاسەتێکی فعلیەکەم. من پێم وایە کاک پەیوەند فعلەن ینی بەپێی ئەم تێگەیشتنی من کە تێگەیشتم لە سیاست، ئەگەر سەرپەرشتیکردنی کاروباری خەڵک بێ و ئەگەر ڕێخستنی کاروباری وڵات و خەڵک بێ و ئەگەر خەم خواردن لە خەمەکانی خەڵک و هەوڵدان بە چارەسەری کێشەکانی خەڵک بێ، ئەمن هەوڵمدا ئەوە بم، ئەمە ناڵێم وام ناڵم توانیم ئەمە چاک جێبەجێکەم، بەس بەڕاستی هەوڵم داوە کە ئەم ئەرکە ینی ئەوەندەی کە ڕووی لە من بوو بێ جێبەجێکەم. بەڵێ لە وەزارەتەکەی خۆم لەگەڵ هاوڵاتیان لەو سێکتەرانێک کە ڕووی لە من بوو بێ لە ناو کۆمەڵی ئیسلامیش ئەوەندە کە دەرفەت بوو بێ، ینی ئامادەیم بووە لە بڕیار لە هەڵوێست ئەوەندە کە دەرفەتم بوو بێ، هەوڵم دا بەڕاستی بەو ئاراستەی بۆچینی خۆم تەڕحکەم بۆ ئاراستەی کار بکرێت کە فعلەن ینی خەڵک قازانجی لێ بکە، ئەم وڵاتی پێ ئارام بێ و خەڵک ژیانی باش بێ و کێشە و گرفت و بەڵا کە ئێستا بەرۆکی هەموو خەڵکی گرتووە لە کۆڵی بێتەوە.
ئەمن ئاوا تێگەیشتم لە سیاست کە بەو شێوێتەوە بەڵام سیاست بەداخەوە کە من ما بە قسەکەم تەواوکەم کە ئەگەر کورتی هەڵبێنین لە تەنها فەنی مفاوەزات چۆن لە گفتوگۆیەکدا دانوستانی لەسەرکەوی یا بە تعبیرێکی تر کە ئەمە بەڵێ دەتوانم بڵێم تاڕادی لای خەڵکی ئەمە ڕاست بۆ تۆ کە سیاست ینی درۆ هێندێک کەس وای پێناسە دەکەن بەڵە بەتەشیت واتە درۆ بکەی واتە فێڵ بکەی واتە چاواشەکاری بکەی ئەوە هەتا درۆی زیاتر بوو بێ و هەتا چاواشەکاری زیاتر بوو بێ و هەتا نیفاقی زیاتر بوو بێ واتە سیاسێکی گەورەتر و بەقوتر بەڕاستی مە دروست نییە ینی کاتێک لەگەڵ ئێران معاملە و پەیوەندەکان بگری وا پیشان دەکەێت و شیعی لە کات لەگەڵ سعودیە تعاملکەی پێدا بێت و سەلەفی لە کاتدا لەگەڵ وڵاتێکی تری تورکیا یا وڵاتێکی ڕۆژئاوا تعاملکە پێدا وا پیشان دەکەێت و ئەلمانی ئەمە سیاسەتێکی نادروستە وەختێک سیاسەتێکی دروستە کە ئەتو وەکو خۆت کە قەنەعەتێکت هەیە بۆ چونێکت هەیە و میلەتێکت هەیە وڵاتێکت هەیە کە پێویستە خەمی بۆ بخۆیوە بەم ئاراستەی کار بکەی ینی ئەمە لە پێشچاوی خۆت بگری ئەمە گەر باسکەم لەم بارەشدا کاک پەیوەندی زۆر هەڵوێستی نیشتیمانی و نەتەوەیی لە مەجای سیاسیدا لەوەی کە لەو سێکتەری کشت و کار کە بەدەستمانەوە بووە پاتوتە پێشەوە لەگەڵ عێراق ئێمە ڕاست و ڕێکوڕون تەعاملمان کردووە کێشەمان بۆ بەڕاشکایی باسی کێشەکانمان کردووە وەچوین لە لای خۆشیان باسمان کردووە لەگەڵ کوماری ئیسلامی ئێران کێشەمان لەسەر ئاو هەیە ئێستاش ئەو بەنداوانێکی ئەوان دروستی دەکەن ئێمە بەڕاشکاوی ئەو بە سیاسەت دەزانم لە ڕاگەیانیش گوتومە لە لای قونسوڵەکانیشیان گوتومە و لە لای جێگیری سەرۆکۆماری ئێرانیش کە 2014 سەردانمان کردن لەوێش هەر باسم کردووە کە ئێمە نیگەرانین لەو ئەو بەهەم بەنداوەکە ئەو دروستێکن سەر ئەوانەی کە دەژێنە هەرێمی کوردستان دەتوانن سود لە ئاوەکانی خۆتان ببینن بە شێوەیە کە زیان بە ئێمەش نەگەێنن ئەمە کە پێدەوتی ئیدارەی ئاو یا یاسا ئیدارەی ئاو بۆیە پێم وایە لەگەڵ تووشە بە هەمان شێوە لە کۆبنوویە لەگەڵ وەزارەتی ئابووری تورکی کە وەزیری ئابووریشان ئامادە بوو باسی ئەوە کرد کە گوتی ئێمە پێمان باش نییە هەرێمی کوردستان لە عێراق زیابێتەوە پێویستە ئێمە ئەو وەزع فراوان کەین و هەموو وڵاتانی ئیسلامی بەیەکۆ بین و ئەم پارچە پارچەی نەهێڵین وڵای ئەمە وەختێک ڕاستە کە کاتی خۆی دەوڵەتی عوسمانی هەبووە ئەندازەیەکی باش خزمەتی بە هەموو گەلان کردووە لەگەڵیان باش بووە تاڕادەیەک دادگەر بوون زوڵم هەبوو ستەم هەبووە بەڵام وەختێک ئەگەر ئەمە هەبێ ئەو کاتێک کوردیش قەت داوای شتێکی سەربەخۆی خۆی نەکردووە بەڵام ئێستا ئێوە وڵاتی خۆتان هەبێ 22 وڵاتی تری عەرەبی وڵاتی سەربەخۆی سیادی خۆی هەبێ بەڵام میلەتێک کە لە هەموو میلەتانی تری دنیا گەورەترە کە 40 میلیۆنە بەڵام وڵات و کیان و قەواری ڕاستەقینی خۆی نەبێ ئێمە ینی مەبەستم سیاسەتی دروست ئەم بەڕاستی ئەو بە دروست دەزانم کە ڕاست بێ کە ڕێک بێ لەگەڵ دەرەوەشی ئێمە لەگەڵ وڵاتی بیلاڕوسیا ڕێکەوت نامەیەکمان واژوو کرد پرۆتۆکۆلێکی لێک تێگەیشتن لێکی لە قسەکاندا گوتم ئێمە ئامادەی مەهنەی ئەم پرۆتۆکۆلی ئاواژوو بکەین ئێمە قەناعەتمان وایە بە شێوەیە کە ئێمە قازانج بکەین بەڵام لە هەمان کاتدا هیوادارم ئێوەش قازانج بکەن ئەمن نامەوێ قازانجێک بکەم بەڕاستی زیان و زەرەر لە گەلانی ئێوە بدەم بۆ بکە کاک پەیوەند ئەوە قەناعەتی منەوە ناخیشمە بە حەقە من قەناعەتم نییە بڕوان بەوەی نییە کە حتا لە پرۆتۆکۆلیشدا تەنها قازانج بۆ میلەتی خۆم بپسڕمەوەتەوە بە تەواوبوونی زیان بۆ میلەتێکی تر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله
أشهد أن لا إله إلا الله. أشهد أن محمد رسول الله. أشهد أن محمد رسول الله. حي على الصلاة. حي على الصلاة. حي على الفلاح. حي على الفلاح. الله أكبر. الله أكبر. لا إله إلا الله. بەڵکو بە بەرژەوەندی هاوبەش بێت. کاک عەبدولسەر بەڕاستی ئێستا نێوانی سیاسیەکان و نێوانی خەڵک خۆشتیە، ینی بەسەراحەت بە ئەچیت هەر کوچە و کۆڵانێک ئەچیت هەر شوێنێکی گشتی غەیبەتی سیاسیەکانە. لەبەرەوە بەڕاستی ئێستا باوا بڵێن ئێرەی بە کەسی سیاسی نابرێت لەوەی کە مەسەلەن بۆ نمونە ئەو کەسایەتی سیاسیە خەڵک بەخیل بێ بە ژیانی نازانم بە شێوازی مامەڵەکردن و هەروەها بە تەنانەت بە پێگەکەشی ئەم فۆرماواتە ئەم یاخود با بڵێن ئەم تێڕوانینە بۆ سیاسیەکان تەسەورەکرێت کە تەڕوشکی پێکە و سووتان بێت تەنانەت ئەوەی کە سیاسی باشیشە ئەوەی کە باوەڕی وایە کە لە سیاست تا ژیان دۆستێکی زۆر هەیە و هەروەها پێویستە ئەمە خزمەتی ئینسانیەتی پێ بکرێ تەنانەت ئەمەشی بڕاستەکەی لە ناو بردووە واتە کە باسی سیاست دەکرێ تەنانەت کارکتەرە باشەکانی ناو دنیای سیاسیش لە وڵاتی ئەمەیە ئەوانش لەگەڵ چۆنەڵی لەگەڵ وشکەکەیە سوتاون پێت وایە ئەمە بەچی ڕاست دەبێتەوە یاخود پێت وایە ئەمە شتێک هەیە ناوی ڕاستکردنەوە بێ پێت وایە ئەمە ڕاست دەبێتەوە کاک پێم وایە بەشی زۆری ئەوە کە خەڵک بە یەک چاو تەماشای سیاسیەکانی کردو لەوەی کە بە باش ڕفتاری کردو ئەوەی کە کەم و کوڕی و یا سیاسی نەبووە یا بەڕێکوپێکی و بەدەستسۆدانە تەعامل لەگەڵ میلەتی خۆی نەکردووە ئەم پێم وایە ئەوە بەشی زۆری خەتاوی سیاسیەکان خۆیانە خۆی سیاسی سەرکەوتوو کاک پەیوەند ئەم پێم وایە پێویستە یەکەم هەنگاوی بریتی بێ لەوەی کە پەیوەندێکی تند و تۆڵ پەیوەندێکی کراوە و پەیوەندێکی ڕاست و ڕێکی بە خەڵک و میلەتی خۆیەوە هەبێ بەڵام ئایا ئەوەی کە ئێستا لە حکومەت وەک سیاسێک کار دەکا ئەوەی کە لە حیزبەکان
سیاست دەکەن ئایا پەیوەندی نێوان ئەوان و خەڵک و میلەت بە شێوەیەکی گشتی ڕاست و دروست و کراوەیە نەکەرەوە ئایا لەگەڵ ئەندامان و کادیرانی خۆیان کراوە و دەرگایان کراوەتەوە و پەیوەندیشتن تۆڵان بێکەوە هەیە بامە بکەن بە پرسیارە شتی وا هەیە بەڵێ نەریتێکی ئاوا هەیە وەکە جەنابەت پرسیاری لەسەر زۆر کەمە ینی زۆر کەمە بەڕاستی کا پەیوەند ینی کێ دەرگای کردوتەوە بڕێک دەرگا ئاوەڵای و کراوەی و فەرمونون ئێمە لە خزمەتداین پێشنیار دەکەن ڕەخنەمان لێ دەگرن چێشۆ مشکلەکانی خۆتان دێنەوە باسی دەکەن بۆ جوتان لێ بگرین لە چێشۆمی جارێ ینی ئەم پێم وانە هیچ سیاسێک سەرکەوتوو بێ ئەگەر لە بوارە کۆمەڵایەتەکەی سەرکەوتون نەبێت زۆر پەیوەندیشی پتەیان بەیەکەوە هەیە باری کۆمەڵایەتی تەنها بەستم تازیە نییە بەستم سەدانی نەخۆش نیە تەنها بەڵێ سەدانی نەخۆش سەرخۆشی بە کورتی بەشداریکردن لە خۆشی و ناخۆشەکانی خەڵک بێنی کاریگەریەکی گەورەی هەیە لەسەر دروستبوونی کەسایەتێکی سیاسی دروست سەرکەوتوو ئێمە بە زۆری سیاسەکان ئەمەیان نەقوستانە ئەسڵ بەکاری نازانن بە ئەرکی نازانن پێم وایە کە ئەرکێکی گرنگە لەو لاشەوەکو باسم کرد لە ڕۆ سیاسیەکەی تریشیەوە بۆ نمونە وەزیرێکە بۆ نمونە ئەندامێکی مەکتەبی سیاسی حزبێکە ئایا لەگەڵ ئەو سێکتەرێک کە کاری تێدا دەکات ئایا کراوەیە لەگەڵیان دەرگای کردوتەوە یا نەکە دەرگای نەکردوتەوە بە تەلەفۆنش کەس دەستی ناکەی پرسیارێکی لێ بکە دەرگای ماڵشی داخراوە کە کەسێک سەردانی بکە مەرحەبایشی بکە چێشم دی باشە ئەم خەڵکە ناحەقە کاتێک کە گریان لێ بکە کاتێک کە سەرزەنیشتیان بکە کاتێک کە لەوانێ زارزار ناڵم شتێکی دروستە قسەشیان پێ بڵێ بۆیە جاری وا هەبووە کاک پەیوەند لە هەندێک تەبەن مناسبەت دەبنی کابر لەوانەیە ڕوبەڕوو قسەیەکی کرد بەڵام قسەکەی زۆر تون نەبووە بەڵام دەبین لە کۆمنتێک لە نامەیەک کە نووسیوتی مەسەن زۆر تون قسەی کردووە بەخوا جاریوە جنێویشی داوە ئەمن گوتومە کاکە ئەگەر قسەکەی زۆر ناشیر نەبوو بێ لەبەر خۆم نا لەبەروانێک کە دەی خوێندنەوە پێم جوان نییە بۆ خۆی جاریوێ ناشیر نەپێی زۆر پێی دەشکێت ڕەنگە لام برد بێ بەڵام ئەگەر لەبەر من بێ بەخوا لام نەبردەوە ئەوەی شتیش ماوە تەمەن هەموو بەڵگەش ماوە گوتمە کاکە لی گەڕن قەی ناکات جوابێکی لەبارم داوەتەوە چکە پێم وابوو ئەم کەسە یاوەتە حەقێکی بەدەستەوە پێی وایە ئەم حەقەی لای منە و زەوت کراوە یا ئەمن فعلەن بەرپرسیان وە فعلەن بەرپرسیاریشم کە خەمی لێ بخۆم مەسەلەن حەقەکەی بۆ بژێرمەوە چێشەکەی بۆ چارەسەر کەم کاکە خەم لە ژیانی خۆم کابرا مەسەن نانی نییە ژیانی نەماوە یا ئەوەتە خراپ تێگەیشتووە یا معانەتێکی دەردێکی هەیە کاکە ئەگەر پێی وابێ بەم جنێەوە بەم قسە ڕقا معانەتەکەی لا دەچێ دەردەکەی چارەسەر دەبێ ئێ باشە با بیڵێ کاک ئەبستان عەفو تۆ ببوورە بکەم بە پرسیارێکی تر تۆ جەنابەت خۆراوەشت بینیوە ئەو وڵاتانیشت بینیوە کاراکتەری سیاسی لەوێش هەمان مامەڵاکە یعنی پەیوەندی نێوان خەڵک و نێوانی بەرپرسە سیاسەکان یاخود نێوانی خەڵک و نێوانی کاراکتەرە سەرچەکانی حکوومەت کە لە کاراکتەرە سەرچە سیاسەکان پێگەن ئەو نێوانی ئەوانش ئاها دوورە یا مەسەن بۆن منە پەیوەندی ئەوان پەیوەندێکی نۆرماڵە خۆی کار پەیوەند ینی کۆمەلگاکانی ڕۆژهەڵات جیاواز لە کۆمەلگاکانی ڕۆژ ئاوا لەوێ ئەو بۆ نمونە خەڵک لەوێت چاوی لە پەیوەندی کۆمەڵایەتەکان نییە کەس لەوێت چاوی لەوەی کە نەخۆش بوو برادرە نزیکەش سەردانی بکە لەوانێت تەلەفۆنێکی بۆ بکە لەوانێت نامەیەکی بۆ بنێ لەوانێت ئەگەر بۆی کرا گوڵێکی لە دەرگای خەستەخانێکی بەجێ بێڵێ یەکێک بۆی باتە ژوورێ بەڵام کۆمەلگای ئێمە کۆمەلگای ڕۆژهەڵات و کۆمەلگای موسڵمان بەگشتی ئەمە بە ینی کارێکی گرنگ دەزانێ و بە مەبدەیەکی گەورەی دەزانێ کە پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز بەگەڵ خەڵکە ئەوە لەوێ ئەوە کەمترە ینی وەلێت کە حکومەت بۆ بە دایک و باوک و برا و دڵسۆزی خەڵکەکە ئەمن نمەشی بێنەوە بەر کە جوابی پرسیارەکە بدەمەوە ڕۆژێکی لە ناو قیتاری لە نێوان دوسلدۆرف و شتوتگارت ئەو کوڕێک کەوتە تەنیش من وردە قسە کرا پرسیار کرا و ماڵ لە شوێک گوتی لە شتوتگارتم گوتم دایک و باوکت گوتی باوکم نەماوە گوتم دایکم لە شتوتگارتە گوتم ئەدی بەیەک و دەژین گوتی نا گوتی من لەوێن دەریشم بەڵام ڕێک نەکەوتوە وا بووە کە 7 ساڵە نەمدیوە لێک شارن پەیوەندی کۆمەڵایەتی زۆر لاواز لێوێ بەخە باشە چۆن بۆ دایکتە آخر باوکت ینی برات ئەوانە پێویستە مەسەلەن بۆ خەم خواردن بۆ
کێشەیەک بۆ نەخۆشیەک بۆ ناخۆشیەک کوتیمە حکومت باوکمانە حکومت دایکمانە حکومت برامانە هەمووشتمانە ئەوەن لێ سیستەمی دارش و ئاوا بیر دەکەنەوە بەس وڵاتی ئەمە ئەوە نییە لەگەڵ ئەوەشدا سیاسەکانیان بەرپرسەکانیان سادەن لە دەگوترێ باز سواری قیتارە بن سواری زۆر ئاساییە زۆر ئاسایی ناو خەڵکیانی دەگەڕێن ناو خەڵکنیانی وەنێ مەسەن شتێکی بەنی لە خەڵک بوون بە شتێکی عەجایب و سەیر خۆی کاگە پەیوەند بەخوا ئەگەر تەماشای ئیسلام و بەرنامەکە خۆشمەکەی وایە ئەکاکە دەبڕ تەماشای پێغەمبەری پێشەواکە سەڵاو عەلەیهی بخوارە سەر بێ هەمیشە لە ناو خەڵک بووە بەڵێ دەزانم بارودۆخ گۆڕاوە دەزانم زەمن جیاوازە خەڵک جیاوازە خولەفای ڕاشدین هەر بە هەماش هەر ناو خەڵک بوون ینی لەگە خەڵک تێکەڵ بوون ینی جاریوان نیانزانیوە کامیان برا گەورانە کامیان بەرپرسە کامیان خەلیفەیە کەسێکی لای دەکە هاتووە لەبەرە کە سادە لەگە خەڵکەی خۆش ژیاوەتەبان ئێمە بەڕاستی نە ئەوەیە کە ئەو ئێستا ئەو کولتور و سەقافەتێکی ئێستا لێرانە هەیە نە ئەوەیە کە لە ئیسلام و لە بەرنامەکەی خۆمانەوە سەرچاوی گرت بێ وەنە ئەوەشە کە ئێمە سوودمان لە کولتور و سەقافەتی ڕۆژئاوا وەرگرت بێ سوودمان لە دیکتاتۆریەت و تاغوتێتی ئەم وڵاتانی دەوروبەری خۆمان وەرگرتووە کە سیستەمێکی سەقەت بەڕێوەبردنێکی وڵات بە شێوەیەکی زۆر نادروست و ناسەرکەوتووە تەماشا دەکەین بۆیە هەموو کێشە و گرفتەکانی ئەم دنیا لەم ناوچەیە ئێستا کۆبەتەوە و شەڕە ئاوارەیە دەربەدەریە هەژاریە ستەمە کوشتنە هەرچی هەیە لەم ناوچەیە ئێستا سەری هەڵدا کۆبەتەوە بەڵێ کاک عەبدولستار درێژە بە گفتوگۆکەمانە دێن بەڵام با ناوبەڕێک وەرگرین و دواتر ئینشەڵا درێژان بەڵام خۆشەویستان وچانێکی کورت و دێنەوە خزمەت ئێوەی خۆشەویست ڕوا دەکرێمە کەسێک بێ هاوشانی تا کۆتایی سەرا لەگەڵت بمێنێتەوە گومانی ئەوە دەبێت کە ئەمە ڕەنگە دەسەڵات ناردبێتی کەش و هەوای سیاسی و کۆمەڵایەتی ئەو کاتە بخوێنینەوە لەو کاتەیە بیرمان دێت 2011 دوو دیکتاتۆری گەورە بە بەرچاومانە و 35 ساڵ تەمەنی دیکتاتۆریان بوو کەوت نەخوارەوە ئێمە لێرە ڕێزمان لە هەموو کەسێکە گەروە پێمان وا بوو هە کەسێک هاتە ئێرە لامان پیرۆز بوو ئێمە ئەمانە ئەیانەوێ خوێنی ناوەکانمان بڕێشن سانی شۆخ و شەنجی کورد ئاسایانە هەڵمەتیان بن هەم سەرباسن هەم ئەنداسیار نەما کچی نەخوێندەوار کە لەکوێ دەستگیر کرای وە 2000 چۆن هێزانەکان تۆیان دۆزیەوە چەند ڕۆژە لایەن ماندەوە چۆن تەعزیبیان دایت جۆرەها سیناریۆ لەم سەرایە دروست بوو نەمانەزانین حتا هەندێک برادر لەگەڵمان نابوون دوایی مامۆستا یەحیا زانێ چوونە ناو دەسەڵاتەوە کە ئەو ڕۆژەی مامۆسایانی ئاهات ئاینی هاتنە سەرای ئازادی گەرمترە بوو و جۆش و خۆشی باشترە بوو وە سومعەی بەڕێزترە بوو. بەڵە خۆشەویستان جارش کە سڵاو لە ئێوە بەردەوامە بین گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی. کاک عەبدولستار پرسیارێکی گرنگ هەیە ئەوەیە کە خۆتەزانی سیاسەکانی ئێمە لە پشتیانەوە چۆنەڵی پانتایەکی گەورە هەیە و لەم پانتایە خەڵکێکی زۆرەژی مەسەرەن هەر هێزێکی سیاسی کۆمەڵک مەسەرەن ئەندام و کادر و لانگری هەیە زۆر جار لە ململانێکەیە یاخود با بڵێن لە کاتی قسەکردنە یاخود با بڵێن لەو ململانە سیاسیانەی کە هەیە کارکتەرە سەرچەکان دەرەکەون و کارکتەرە سەرچەکان قساکەن لە کاتی قسەکردنە زۆر جار کە پەیوەندەکان تێگەچێت یاخود کە ململانەکان دەست پێەکەن ینی باوا بڵێن کارکتەر سەرەکان بەدەنگ هاتوون قسەیان کردووە و ئەم قسەکردنە زۆر جار دۆخەکەی شێواندووە
بە ئاوا بڵێن سیاسی ئێمە هەستی بەوە کردووە یان بەم احساسەوە ئیشی کردووە کە ئەو خۆی بە تەنها ناژی بەڵکو ژیانێکی تەوەرەی و خەرمانەی هەیە لە دوایەوە کۆمەڵە خەڵکی تری زۆر ئەژین و هەر وەختێک کە چۆن ناو ململانەکانەوە بە تەنها خۆی ململانە ناکە بەڵکو کۆمەڵە خەڵکی تریش ئەباتە ناو ململانێکەوە ینی سیاسی ئێمە بەم احساسەوە کارەکەات ئەگەر ڕوسەت ببەردەوە کە وەڵام پرسیارەکەی بوو پرسیارەکەی تر تەواو نەبوو باش بەشێکی وکو باسم کرد خەتای سیاسیەکان خۆیانە بەڵێ ئەو ئاماژەم پێ کرد نەنە زۆر دوور تەفسیلی هەیە مۆزوعە بەشەکەی تر هەر خەتای خۆیان هەیە لە ڕوویەکەوە خەتای بەڕاستی حیزبەکانیشە لە ڕوێچکەوە خەتایەکی کەی تریان ئەوەیە کە کاک پەیوەند ئەم پێم وایە کەسی سیاسی وێرا ئێوە کە بەڵێ لە حیزبێکی سیاسی کار دەکا بەرنمەیەکی هەیە دەیەوێ سەریخە بەڵام پێم وایە هەموو حیزبەکان لە یەشدا کۆ دەبنەوە کە دەڵێن ئێمە ئەم حیزبە وەسیلەیەکە بۆ خزمەتکردنی خەڵک بۆ بەرەو پێشبردننی وڵات بۆ دروستکردنی کیان و قوارەیەکی ڕاستەقینە کە ئێستا مەکول پێدا تێدەپەر لەم هەلوو مەرجەماندا باشە ئایا بینی فعلن وا ڕەفتاری کردووە یعنی ئایا لە ئەگەر کارێکی بەدەست بوو بێ شتێکی بەدەست بوو بێ بەرژەوەندێکی لەدەست بوو بێ ئایا وا بووە کە ئەندامانی حیزبە جیاوازەکانیش سوودیان لێبینی بێ یا تەنها بۆ خۆی بۆ حیزبەکەی نەک بۆ خۆی حیزبەکەی جاری وایە بۆ خۆی بۆ بنەماڵەکەی بۆ یعنی چەند کەسێکی محدود یعنی ئەم بەرژەوەندیە سوودی لێبینراوە ئەمە بەڕاستی ئەمەش خەتای خۆیانە یعنی ئایا من ئێستا لە وەزارەتە کار دەکەم ئایا فعلن توانیمە بۆ ئەندامێکی کۆمەڵی ئیسلامی بۆ ئەندامێکی بزوتنەوەی گۆڕان بۆ ئەندامێکی یەکگرتووی ئیسلامی پارتی یەکێتی شوعی ئاشوریەک مەسیحیەک یەزیدیەک وەک یەک مامەڵە لەگەڵ کردوون بە یەک چاو تەمەشام کردوون و بۆ خزمەتکردن پرسیارم کردووە کە ئایا ئەمە چێ یا چێ نییە ئەمە بەڕاستی ینی حقیقەتی ئەوە دەردەخات کە فعلەن تو سیاسێکی بەڵێ تەماشای بەرژەوەندی ئەم خەڵکە دەکەی تەماشای تحقیقی ئامانجەکانی ئەم خەڵکە دەکەی نەک تەماشای ئەوە بکەیت کە چێ لەگەڵ تو چێ لەگەڵ تو نییە هەر کەسێک لە حیزبەکەی من بێ باشە هەر کەس لە حیزبەکەی من نەبێ خراپە هەر کەسێک بەم پێوەرە و بەم بەرنامەی من بخوا ئەوە پیاوی باشە هەر کەسێک بەم بەرنامە و بەم معیار و پێوەرانەی حیزبەکەی من نەی خوارد ئەوە کەسێکی خراپە بەشەکەی تر بەڕاستی کاک پەیوەندجاری وا هەیە کەسێک دەیەوێت فراوانش خزمەت بکە بێ فەرقیش خزمەت بکە بەس بەداخەوە تەعەسوبی حیزبی تەماژیری حیزبی و بەشێکیشی کە ڕاگەیاندنەکان هاوکارم بۆ ئەمە حەق بەم کەسە نادەن لێ ناگەڕن خەڵک بیانی حەقایق و ڕاستیەکان ببینێ بەڵکو دەماژیری حیزبی دیوارێک لە نێوان ئەو کۆمەڵە ئەندام و خەڵک و جەماوەری نێ ئەو کۆمەڵگەیە دروست دەکا کە بە چاوێکی دروست ئەم کەسە سیاسی ئەم حیزبە سیاسی بەستواکە بستار خۆ ببوورە وەڵامی پرسیارەکەت هێشتا نەداومەوە بەڵام خۆ دەمارگیری حیزبی یاخود با بڵێنەوەی کە ئێمە پێگوترێ زۆر جار زۆر ئایدۆلۆژی بیرەکاتەوە یاخود دەمارگیرە تۆ هەست ناکەی کە سیاسەکان دروستەکەن زۆر جار مەسەرم بۆن منە خۆ سیاسی دەستی ئەڕوا بەسەر کۆی با بڵێن ئەو جمگە ئەساسیانی کە لە ناو هێزە سیاسەکە هەیە ئەم دەماگیری کە جەنابەت ڕخنەی لێگری تۆ پێدوانی ئەمە کارکتەرە سیاسەکان دروستەکەن بەشێکی باخم من باز دەکەم ینی بۆیە دەڵم ینی ئەو دەماگیری حزبی بەڵێ جاری وا هەیە حزبەکە بەرنامەی حزبەکە و جاری کەسەکان دروستی دەکەن جاری وا هەیە لە بەرنامەی حزبەکەدا نییە ئەس لە بەرنامەی کۆمەڵی ئیسلامیدا نییە کە ئەگەر کەسێکی باش لە هەر شوێنێک هەڵکەوت کارێکی باشی کرد ئەمن دەڵم دەست خۆش بێ کۆمەڵی ئیسلامی دەرکا کە کاری باشی هەر خەڵک بە باش هەڵسەنجێنە باشە ببینە و دەستخۆشیشی لێ بکە بەس جاری وا هەیە ینی کۆمەلگاکە وا دروست بەم نمونێک بێنمەوە ئەو کاک مەریوان هەڵەبجەیی پۆستێکی کردبوو ڕۆژێکیان تۆزێک باسی ئێمە کردبوو گوت بێ من فڵان کەس هەرچەند لە بیر و باوەڕ پێچەوانەی یەکترین وە لە نزیکەوە ناشی ناسم و بەڵام هەندێک کاری باشی کرد دەستخۆشی و هەندێک شتێ بابەتی نووسی کەم پێم خۆشنی باسیکەم ئەم نیش شتێکم نووسی وتم دەمش پاس دەکەم و دەست خۆش بکە ئەوە خوا لە قورئان دەفەرمێ وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم باش وایە هەر کەسێک کارێکی باش کرد فعلا
ئەگەر باشی کرد دەستخۆشی لێ بکرێ بەکارەکەی بزانرێ کۆمەڵێک لێ و گازان داهاتنەوە کەم پێم وایە ئەوە زۆر ئاساییە ینی باشە من چۆن بتوانم ئەم پیاوەش تۆزی ڕاستکەمەوە چۆن تێی بگەێنم کە ینی ئەمن و بیر ناکەمەوە کە ئەگەر تو کارێکی باش کرد نەڵێن باشت کرد دەکات دەکە ئەو بیکە بەڵام من نیکەم ینی ناڵم ینی ئەندامانی کۆمەڵ مەبەستمۆنیە مەبەستمیان هەر بە شێوەیەکی گشتی ئەم کۆمەلگایە بە ئاقارێک ئاراستە کراوە هێندێ جار ینی ئەم حەقیقەتە کە کاری باشی هەر کەس بە باش ببینرێ و پێی بزانرێ دەستخۆشی لێ بکرێ ئەمە زۆر زاوی ئاواژوو کراوەتەوە و یا نابینرێ یا لێ ناگەن بەڕاستی ببینرێتەوە ئەگەرم وڵامی ئەم پرسیارەش تێکەڵ چێشکەیتەوە لەگەڵ ئەم وڵامی ئێستاد ئەویش کە باسمان کرد لە ڕابردووە وتمان زۆر جار سیاسیەکان واجی هەن لە دوایانەوە بەسەرم پانتایەک هەیە واروها چۆنەڵی خەڵکیی زۆر هەیە لە ئەندام و کادر و واروە ئەوانەی کە وەلایان بۆ هێزە سیاسیان هەیە زۆر جار ینی ئەوەی کە چۆنەڵی ململانەکان تێگەدا واڕۆی چۆنە لە ململانە سیاسی و باشەکان مەسەلەن بۆ نمونە کارکتەرە سەرچەکانی مەسەلەن ناو دنیای سیاسین قسەکە لەسەرەوەی ئایا کارکتەری سیاسی ئێمە ئیحساسەکە بەوەی کە خەڵکێکی زۆری لەگەڵایە و هەر وەختێکە ئەم تێڕوانینێ ئەو یاخود با بڵێن ئەم قسەکردنەی ئەو یاخود با بڵێن ئەو ڕاگانەی ئەو دەتوانێت مەسەن ململانەکان لە بارێکی ئاساییەوە بگۆڕێ بۆ بارێکی گرژ و خراپ خۆی دەبێ وابێ کاگە پەیوەند ینی حزبی سیاسی کەسی سیاسی ئامانجێکی هەیە بەرنامەیەکی هەیە بێگومان دەبێت ئەو کەسە سیاسی هەوڵدا بۆ جێبەجێکردن و تحقیقی ئەم ئامانجە و جێبەجێکردنی ئەم بەرنامەیە و لە واقعدا دەبێت هەوڵدا ئەوەی کە باسی کردووە لە پرۆژە بەرنامەکانی خۆی ببینرێ ڕنگ بداتەوە بەڵام لە هەمان کاتە دەبێت بزانێ کە کۆمەڵ خەڵکەشی زۆر هەیە پێوە کاریگەرە و تەماشای دەکا نابێت بە ئاقارێکدا سیاست بکە بە ئاقارێکدا بڕوە یا هەر یەک شێواز لە معاملە و لە هەست و کەوت بزانێت کە بەهۆیەوە لەوانەیە ینی خەڵکێکی زۆر تووشی بەدگومانی دەربارەی قەزیەک دەبێت لەوانەیە بێئومێدی ڕوو لە هێندی خەڵکیکە بکە و لەوانەش جاری وا هەیە خەڵکێک بە ئاراستەیەکی خراپدا ینی بڕوا بەبێ کە ڕەنگە ئەم کەسە هەرچیشی پێ بکرد بێ بۆم پێم وایە بەتابەتی لەم بارودۆخە ناسکرد ژواری هەرێمی کوردستان حزبە سیاسیەکان کەسە سیاسیەکان ئەرچیان زۆر قورسە دەبێ بزانن کە بەرپرسان لەم واقعە بەلایەنی کەم بەرپرسانن لە چین و توێژێکی ئەم کۆمەلگایە ینی هەم دەبێت دەسۆز و خەمخۆری ئەم چینی توێژە بن هەم بەڕاستی بە شێوەیەک هەڵسو کەوت و مامەڵە بکەن و سیاست بکەن کە ینی ئەمانە پێ دڵخۆش بێ و ئاراستێکی خراپ وەرنەگرێت وەکو باسم کرد جاری واشێ وەکو ینی شت ئاواژوو دەکرێتەوە تەبەن و زۆر جار ینی هەنگاوی دروستیش بە نادروست لە قەڵەم دەدرێت بەڵام پێم وایە ئەوەی کە ئامانجێکی دروستی هەبێ و بەرنامەیەکی دروستی هەبێ پێویستە لەسەری بەردەوام بێ و پێشم وایە لە کۆتاییدا هەر دەتوانێ قەنەعات بە خەڵکێکی زۆر کاکە ئەم ڕێگای دروستە با من لێرە نمونێکی بێنمەوە ئێمە سەرەتا کە دەست بەکار بووین کاک پەیوەند دوای کە قەیران زوو دروست بوو تەبان قەیرانی سیاسی زوو دروست بوو قەیرانی دارایی زوو دروست بوو شەڕی داعش هاتە پێشەوە گوتیان کاکە بەڕاستی ئەم دڵسۆزی و بە حسابی خەڵکێک کە باسی کردتەمەن یاخوا بێ کە دڵسۆزی و خەمخۆری ینی بەچی بە خەرزەدە ینی بێفایدەیە پێمانان هیچ ئامانجێک بپێکی خۆمان دووکردە بەڵام پێمانە وابێ پێم هەر کەسێک ئامانجێکی دروستی هەبێ و بەرنامەیەکی دروستی هەبێ هەوڵی بۆ بدا وردەوردا نەتیجە هەر پێی دەگاوە وردەوردا بۆچوونی خەڵکی ڕاست دەبێتەوە زۆر کەسە بۆ کاکوین زۆر ینی بڕوا بکە زۆر گوتیانە کاکە ئێمە بەڕاستی تێڕوانین و بۆچونێکمان هەبوو سەرەتا ئێستا قەنەعات و بۆچونیشکەمان هەیە ئەم پێم وایە دەبێت مادام کارەکەی خۆت بەڕاست بزانی بە دروستی بزانی و نیەتت ئەوە بێ کە خزمەت بکەی و خەمی خەڵک بخۆی
لەسەری بەردەوام بە لە کۆتاییدا بەلانێکم دەتوانانی دڵی چین توێژێکی ئەم کۆمەلگای خۆش بکەیت. باشە کاک عەبدولستار ئەگەر لێرەوە چەند پرسیارێکیش لەسەر کۆمەڵی ئیسلامی بکەین. کۆمەڵی ئیسلامی ئێمە ئەزانین کە ئێستا حوزورێکی باشی هەیە و ئێستا ڕقمێکی سیاسیە لە هەرێمی کوردستانەوە پەنجەی بۆ ڕاکێشرێەوە حوزورێکی گەورەی هەیە لە مەحفەلە سیاسیەکانە. قسەکە لەسەرەوەیە ئایا کۆمەڵی ئیسلامی کە لە ئێستا ئەبینرێ کۆی خەبات و تێکۆشانەوەی کە ماسەلەن کردوێتی بەم هێزەی ئێستا ئی خەبات و کۆششی ئەم چەند ساڵەیە یاخود کۆمەڵێک زنجیرە ڕووداو هەیە لە ژیانی کۆمەڵی ئیسلامی یاخود کۆمەڵە قۆناغەیە کۆمەڵی ئیسلامی گەیاندوێتە ئێرە. خۆ بێگومان کاک پەیوەند هیچ ئێسام بینیان باڵەخانە هیچ بینایەک ینی لە ئەگەر تەبەقەی سێبێ یا چوار بێ لە خۆ ئەوێ دروست نەبووە. بێگومان بناغی هەیە، بێگومان دیواری هەیە، بێگومان کۆڵەکەی گەورەی هەیە. کۆمەڵی ئیسلامی پێمە ئەوەی کە ئێستا دەستی کەوتووە لەو خەرمانی ئێستا کە وردە ینی ئەلحەمدا بۆ هاتوتە پێشەوە دەبێ بزانێ کۆی بکاتەوە. خەبات و تێکۆشان و خوێن و ئارەق و ڕنج و ماندووبوونی چەندەها ساڵە هەر لە ساڵانی 86 و پێشتری ژیانی بەڵام 86 و حەوت بە تایبەتی و بەدواوە ینی ئێمە لە خەبات دابووین. ینی قۆناغ بووە مەسەن ئێمە لەو سماقولی ئێرە گرتێک ئێمە 12 کەس بووین. خۆ بەردی بناغی بوو ئەوە لە قەندیل مەسەلەن بە هەمان شێوە لە لای بڵێن منتەقەی شلێر و ئەو ناوسانە بە هەمان شێوە لە لای شارە زور و هەڵەبجە بە هەمان شێوە. ینی ینی ئەوەی کە ئێستا دەیبینی تەبان هەموو ئەو قۆناغە سەختانەی کە لە ڕابردوو بووە کۆمەڵ خەڵکێکی وردە دروست کردووە و پێگەیاندووە و لە قۆناغە جیاجیاکان کە پێویستی بە هەنگاونان بووە تێدا بوون هەرێکی توانیوێتی لە قۆناغی خۆیدا قادرمەیەک سەرکەوێ وەگە سەرکەوتن بێ خۆ هەر ئێمە کەسمان نەماتوانانی ئاوە مەسەن لە قادرمەی یەکەم لە پێپیلکەی یەکەم تەبان ئەگەر سی قادرمە بێ فڕی بین بۆ سیەمین وردەوەدە پێمان هەڵێنا وردەوەدە پێداچوین ئەم پێداچوونە کاک پەیوەند هەر کۆمەڵێک هاتووە ینی بەشێک ئێستا شەهید بوون، بەشێک بریندار بوون، بەشێک ئێستا بەڕاستی ژیانیان ماندوو بوون مەسم بە ساڵاتدا چوون لە ژیانێکی ئێستا ناڕحەتدان. هەموو ئەوانە ینی هەموو ئەوانە بەشدار بوون و لەگەڵ ئەوەی دواتریش دەبان بەشدار بوونەوەی کە ئەو دەستکەوتانی ئێستا کە کۆمەڵی ئیسلامی بەدەستی هێناوە. ینی ناکرێ ئەمە ینی دادگەری نییە و ئینساف نیە تەبان تەنها بۆ ئێستای بەنی حساب بکرێت کە ئەوانەی ئێستا تێیدای بەشدارین ئەم دەستکەوتانە ئەم حزورە ئێستا کە کۆمەڵی ئیسلامی لەم کۆمەلگا لە ڕۆ سیاسیەکەیەوە لە ڕووی هەڵوێستەوە لە پەرلەمانی لە حکوومەتی نەوەڵام پێمە هەر لە دڵسۆزی و لە خەمخۆری و لە خەبات و لە ناحەتی و لە دەردی سەری یەکەم کەس کە بەردی بناغەکەی داناوە تا ئێستا ینی بەشدارە بە هەمووان ئێستا گەیشتوە ئێرە ئەم پێشمایە ڕەنگە جارێ زۆریشی مابێ و خەڵکەشی تری زۆریش پێویست دەکات کە بێن بەشدار بن لە قۆناغە جیاجیەکانی تری کۆمەڵی ئیسلامی کە پێویست دەکات تا بە ئامانجی هەرە گەورە و سەرەوەی بگات. کاک عەبدولستار کۆمەڵی ئیسلامی ئەگەر مێژووی 2001 بۆ حساب بکەین ینی واتە ئەوەی کە لەژێر تایتڵی کۆمەڵی ئیسلامیە مەسەلەن بۆ نمونە کۆ بێتەوە ناوەندرێت کۆمەڵی ئیسلامی ئەوان ینی لە ماوەی چەند ساڵێکە بە تایبەتیش لە دوای 2023 کۆمەڵە قۆناغی زۆر خێرا بڕێ یاخود با بڵێن کۆمەڵە گۆڕانکاری زۆر خێرا لە ناوم هێزای دروستە بێ هەچەنە ئەمە لەلایەن هەندێک کەسەوە لاوانەیە بە سلبی بشکێتەوە بەڵام زۆرینەی کەس ئەوانەی کە لە مانای سیاسی بە مانا قوڵەکەی تێگەن هەر هێزێک توانای تەفاعولی ئاوا بوو و توانی بەپێی قۆناغەکان ینی زۆر گونجان لە خۆیان دروست بکە و گۆڕانکاری لە خۆیان دروستکە بە هێزی باش و بە هێزی چۆنەڵی زیندوو حسابەکرێ. کۆمەڵی ئیسلامی لە دوای 2023 ئەگەر ئاوا حسابی بکەین لە شوێن لە جوگرافیایکی بچووکەوە کە مەسەلەن بۆ منە لە منتیقەی شارە زورە و ئەگوازێتەوە مەسەلەن لە دهۆک و زاخۆوە هەتاک و خانەقین و تەواوی کوردستان
ئەمە کا بە جێگای نفوزی خۆی و جێگای کارکردنی خۆی واروەها ئەپەڕێتەوە بۆ ناو پەرلەمان و پەڕێتەوە بۆ ناو حکوومەت ئەم هێزە یعنی دەبێت بە هێزێکی چۆنەڵی چانسی گەورە لەبەر دەمیایەتی و بە جۆرە لە جۆرەکانە بێ بەو هێزەی کە لە هەرێمی کوردستانە زوو برێوەکە زوو باڵاکە کۆمەڵی ئیسلامی ئەمەی وەکو قەدەر وەکو چانس توش هاتووە یاخود بە پلان و کارکردن و واروەها بە بەرچاوڕوونی کارکتەرە سیاسەکانی گەشتۆتە ئەمە خۆی کاک پەیوەندەگەرم پرسیارە بە سادەی وەڵام دەمەوە حاڵەتی ئیسلامی و حزبی ئیسلامی نابێ یەک شێواز لە هەوڵدان بۆ ئامان بزانێ بەڵێ من بۆ نمونە ڕۆژێک ئێمە خەباتی چەکداریمان کردووە بڵێن ئێمە تەنها خەباتی چەکداری دەزانین ئەوە تاکە ڕێگەیە بۆ تحقیقی ئامان زوو بەرنامەمان یا بڵێ کاکە وەڵام خەباتی مەدەنی دەزانم تەنها ئامانزە تاکە ڕێگەمە بۆ گەیشتن بە ئامانزەکانم بیا سیاسی یا هەر بوارێکی تر پێم وایە سوپاس بۆ خوا ینی ئێمە هەر لە سەرەتاوە ئاوا تێگەیشتن لە قورئان ئاوا تێگەیشتن لە دین کە بریتە لە ئامان زمان ئەوەیە کە تحقیق و مەسلحەت العیباد کە فقەها زۆر باسیم قەزایان کردوواتە تحقیق و بەدیهێنانی بەرژەوەندەکانی خەڵک بەگشتی هەم مسلمان و غێری مسلمان ئەمە بە باش ڕوون بێ ینی ئەوە مەبەستەن عیباد ئەوە بووە مەبەستەن هەر مسلمان نەبووە ئەو ئامانجە کە ئەمە لە دین ئاوا تێگەیشتوین بەڵام شێوازەکانی هەوڵدان بۆم ئامانجە دەگۆڕێ لە قۆناغی بۆ قۆناغیشی تر لە کۆمەلگای بۆ کۆمەلگایشی تر لە زەمانێک بۆ زەمانێکی تر بە ئەم سێ دەتوان بڵێم سێ قۆناغ هەیە بە سادەی بۆ بداسکەم ئێمە قۆناغی سەکداری سەرەتا تەمە کە دەستمان پێکرد شۆڕش و پێشمەرگای دژ بە ڕژەی بەعەس کە بڕوا بکە لە کوردستانیش لەو ناوچە ئازادکراوەکانیش ئێمە حەد کێشەمان هەبووە و کێشەمان لەگەڵ حیزبەکانی خۆمان هەبووە هەرەشەمان لێکراوە دەورەمان گیراوە بیانیان پێگوتوین با بەمە هاتوین خەبات دەکەین ئەگەر نەباین دەمەک بابێ ئێوەی ئیسلامی دوای ڕاپەرین لەکوێ بوون ئێستا کە هین کاکە بیانوان پێدەگرن و شەڕمان پێدەفرۆشن ئەمە قۆناغێکی زۆر سەخت و کاک پێوەن ئەو برادرانی کە ئێستا گویان لێمانە بەبیریان دێتەوە کە ئێمە کە کاتێک حکومەتی بەعەس 1970 دەستی بە ئەنفالەکان کرد کەوتین سەسوونەکانی ئێران دەزانی چیان ینی بە ئێمە گوت ئێرانیەکان کە کاتی ئیتفاقن لەگەڵ حکومەتی عراقی کرد وتیان کاکە سێ ڕێگاتەن لە پێشە ئەگەر دێن بەڕێزەوە لە ئۆردوگاکان بەبێت چەک دادەنیشن فەرمون مەسپاسانەکەن ماڵتان ناوە بێ ئەگەر دەڕۆنە دەرەوە وەکو بەشێک لە حزبەکانی تر ئەوە ڕێگاتان بۆ دەکەینەوە لە ڕێگەی UN دەتوان بستن وەکو پەناهێندە لاجئ لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکاوانە بژین ئەگەر خەباتی چەکداری دەکەن بەردەوام دەن فەرمون ئەوە عێراق ئێمە ئەوەی سێمان هەڵبژاردووە دەزانین بەچێت دەردی سەرێک هاتین بارەگامان لە ناوچەکانی سونێ و لە ئێستا ببیرمە لە بێدەری خوا و لە بێدەری سەرۆدانا دەزانین کە چوین ئەو شوێنەی خایەنمان کردو بارگەمە دەزانین چی بوو تەبان پێویستە ئاماژە بکەین ئەو کات محەممەد وەتمان ئێستاش ماوە سوپاسی دەکەین ئەو کاتی مەمەستە عەلی باپیر نامەشی بۆ نووسین چوین دەزانین یاویش هەر ئەوەندەی بەدەستەوە بوو کاکە دوو خانووی داینێ گاوگوچی لێ بەخێو دەکرا چون خایەنمان کردوتە بارگامان لێداناوە تەسلیم نەبووین 89 کە حزبەکان دەستیان نەجیفانی دەرێ نابوو کەس بڕوای بە شۆڕش چەکداری نەمابوو ئێمە ئەو کاتی مەفرەزەمان کرد لە قەندیل و هاتین لە کورتێک لە ڕێبایش حکومەتی بەعەز دەین بە ساڵغامان داکەوتین بریندارماندا ناسا گەڕاینەوە کە خەڵک دەیان بابە ئێستاوانە بەتەمای شۆڕش پێشمەرگایەتین ئەمە قۆناغی یەکەم ینی قۆناغێکی سەخت ناڕحەت لە ڕووی مادیەوە لە ڕووی وەزعی سیاسیمانەوە قۆناغی ئینتیفازە دێ باش ئێمە لەوێ لە قۆناغی پێش ڕاپەڕین خەڵک لە پێش ئێمە نەبووە لە ڕاپەڕینیش دەکات ئێمە بزوتنەوەی ئیسلامی بووین دەکات کە بزانین داخۆ حیزبەکان چێ لە ڕاپەڕین لە پێش ئێمە بووە لە پێشەوە بوو ئێمە لە دوایە هات بین دوای ئێمەش کە کۆمەڵی ئیسلامی بووە قۆناغێکی تر ینی وەمە پێش کۆمەڵی ئیسلامی بەڕاستی خەڵکی جەماعەتێکی باشمان هەبووە بەڵام چێشە و گرفتیشمان هەبووە دیارە بەهۆی ئەو چێشە و گرفتانێک هەبوو کۆمەڵی ئیسلامی ڕاگەیەنراوە کە بە شێوەیەکی دروست و ڕێک و پێکتر سیاست بکە و خزمەت بکە وە دەسۆزی بنوێنێ ئێمە قۆناغە سەختانەی کۆمەڵی ئیسلامیش دیسانەکە کە قۆناغێکی تر بوو لە قۆناغەکانی خەبات و تێکۆشانی ئیسلامیمان کە ئەو کاتەی دیارە بۆ هەموو دنیا دەزانێت کە ئەمریکا بە غەدر بە زوڵم
تۆپبارانی کردین و خەڵکی زۆر لێ شەهید و بریندارکردن و دەربەدەریش بوون ناسار بوون ئێمە ئەو شێوازی کاری ڕابردوومان بگۆڕین بۆ شێوازێکی تر بڵێن پێم وایە کاک پەیوەند یعنی هۆکارێکی سەرەکی گرنگ وە گەورەکە بۆتە ماوەیە کە کۆمەڵی ئیسلامی لە قۆناغەکانی خۆیدا سەرکەوتوو بێ وەخوا یارمەتی مامدای شەڵە سەرکەوتوو بین ئەوەیە کە خۆمان نەبەستۆتەوە بە تاکە ڕێگەیەک بۆ خزمەتکردن. زۆر باشە. شتێکی تر لەوانەیە کە لە ڕابردووە ئەبینرا ئەوش ئەوەیە کاک عەبدولستار چەند خولەکێکیشم ماوە هیوادارم ئەمە بتوانین بە گوشراوی زیاتر وڵامی بیتەوە. کۆمەڵی ئیسلامی یاخود با بڵێن هێزە ئیسلامیەکان و بە تایبەتیش کۆمەڵی ئیسلامی لە ڕابردووە ئێمە ئەزانین کە جگە لەوەی کە زۆر جا زوڵمی لێکرا ستەمی لێکرا تەنانەت زمانی دیفاعکردن لە خۆشی مەسەلەن بۆ منە نەبوو ینی زۆر جار ڕای گشتی لەسەر کۆکرایەوە لەسەر شتێک کە نەی کردووە یاخود لەسەر وێنایە کە ئەم وێنایە حقیقەتی ئەم نەبووە بەڵام ئێستا بینی کۆمەڵی ئیسلامی پێگەیەکی گەورە و گرنگی هەیە لە ناو جەماوەر بۆ خۆی وێنای خۆیەکە بۆ خۆی مەسەلەن بۆ منە ڕاگەاندنی هەیە بێ بە زمان حاڵی و چۆنەڵی کەسانی وەکو جەنابن لە حکومەت هاتوانن تەبەنی سیاسەتی کۆمەڵی ئیسلامی بکەن ئەندا پەرلەمانەکان بە جۆر لە جۆرەکان دیسان سیاسەت ئێمە هێزە سیاسیە تەبەنیەکەن ئێستا دیسان کۆمەڵی ئیسلامی شانسێکی گەورەی لە بەردەما هەیە دیسان ڕقمێکی گەورەیە دیسان جەماوەر ئێناسی هەموو ڕۆژێ چۆنەڵی لە پێگەی سەرەکی بەرەی جەماوەرایە خەڵک ئەندازەیەکی باش لەم هێزە ڕازیە دیسان پرسیارەکەم ئاواکەمەوە بەجددی ئەمە پلان و بەرنامە بوو یاخود قەدەرێک و بایەکی چۆنەڵی شانسکردن و هەڵی کرد و کۆمەڵی ئیسلامی لەوێ هەڵگرت و هێنای لێرە داینە. وەڵام پێم وایە پێش هەموو شت فەزل و بەخشندەی خوا بووە و ئەوەش بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ دڵسۆزی و خەمخۆری خەڵکێکی زۆر لێ کۆمەڵی ئیسلامی ینی بەسەرکردە و بە کەوادیر و بە ئەندامان و لایەنگرانی کەم پێم وایە دڵسۆزیشی باشەیە لەخوا بەزیاد بێ بۆ ئیسلام بۆ موسڵمانان بۆ خەڵک بۆ فەقیر و بۆ هەژار و بۆ مەزلوم کەم پێم وایە ئەمە بەشێکی تەوفیقی خوایە بەشەکەی تری بێگومان ینی بێگومان دوای ئەمە کۆمەڵی ئیسلامی بێپلان نەبووە وەکو باسم کرد ئەم قۆناغانەی کە ئەگەر باسی کە مێستا زۆر تەفسیل دەکێشێ زۆر کە ئایا ینی ئێمە بیانی هەر ئەوە بە کون فەیەکوونێک ینی لە هیچ و خۆڕایی هەر ئاوا یەکسەر لە کوڕێکی بوون بە پڕێک لە پڕێکی بوون بە کوڕێک نا ینی کاک پەیوەندی ئێمە فعلا پلان هەبووە و فعلا بەرنامەمان هەبووە و فعلا بڕیارمان هەبووە و بەپێی ئەم پلان بڕیار و بەرنامانەمان ئەگەر هەمووشمان جێبەجێ نەکرد بێ لە هەمووشیدا نەمان پێکاوی بەڵام لە بەشێکی باشی پێکاومانە وە جێبەجێ کراوە تەبان وە باجی زۆریشمان داوە کە هیچ ئەو دەستکەوتانێکی ئێستا دەستکەوتو هیچی بەبێ باز نەبووە هیچی بە تێپەڕاندنی وەکو باسم کرد یا پێپیلکەیەک یا قادرمەیەک یا قۆناغێکی سەخت نەبووە هەمووی ناڕحەتی دەردی سەری هەژاری دەربەدەری شەهید بوون و زیندان وەکو ئێستا جناب باس کرد مەسەلەن پروپاگەندەی زۆر بۆ کۆمەڵی ئیسلامی کراوە تەمەن لە یازاریش هەر بەردەوام هەر دەکرێت تا هەوڵ دەوی خەبات بکەوی تا سەرکەوی و تا گەشە بکەی خەڵک ینی شتکرد بۆ دەدۆزنەوە شتکرد بۆ دەبینەوە ئەو خەڵکێکە چای پێ هەڵنایە خەڵکێکە نادناسی خەڵک کە لێت حاڵی نییە خەڵکە بۆ ڕنەبێتەوە کە دڵسۆزی ئەویشی بێگومان الناس عداء ما جهلوا ئەمانە بەڕاستی بڵێ ینی بەم شێوە بوو ینی هەم تەوفیقی خوا بووە هەم پلان و بەرنامە هەبووە و هەم باز و ینی بازی باش دراوە بۆی کە بەم قۆناغی ئێستا مام بگەین. کاک عەبدولستار من پرسیارەکانم تەواو بووە کاتیشم تەواو بووە بەڵام ئەگەر خولەکێک بۆ جەنابەت بەوەی کە ئەگەر شتێک نەموت بێ یاخود تۆ بتەوێت لە ڕێگای ئەم بەرنامەوە ئاراستەی بکەیت و بەوەی بینێرانیش جوان لێبێ فەرموو. وڵای کاک پەیوەند شت ئێزگار زۆر باز بکرێ من وام بزانی دەتوانین زۆر شت باسکەین بەڵام دیارە شت زۆرە بۆ کەمێکی لێ باس کراوە من حقەتەن هەر ئەوەندە باز دەکەمەوە کە ئێمە پێویستە زیاتر دەسۆزی ئەم خەڵک میلەتی خۆمان بین کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی زیاتر دەسۆز بێ زیاتر خەمخۆر بێ و زیاتر
خەمەکانی خەمی خەڵک بێ و ئامادەی بێ بازی زیاتریش بدا بۆکە قۆناغی شکست تێپەڕێنین و بتوانین ببینە جێگەی ئومێدی زیاترینی خەڵک لە کۆمەڵگەی کوردەواری خۆمان چونکە ئەگەر ئیسلام کە لە قورئانەوە سەرچاوی گرتووە وەک خۆی پیادە بکرێ و بخرێتە ڕوو و وردە وردە خەڵکی شەبێ کاری پێ بکە و هەوڵدا ڕەنج پێدات و ناواقعدا من دڵنیام ئەوانەی کە ناشی ناسێ ئەوەی کە ڕقیشی لێتی لە ئەنجامدا بەهۆی ئەوە کە بەم بەرنامە و بەم سیستەمە خۆشبەخت بووە خۆشگوزەران بووە خۆشی دێ و باوەش پێدا دەکات لە ئێمە ڕەنگە باشتر باوەش پێدا بکە بۆیە بیانی من ئەوە بەڕاستی بەگرنگ دەزانم و بەنسبەت بەڕاستی خۆشم پێم وانە من شتێکی زۆر گەورەم کرد بێ کە شایانی باز بێ هەمیشە گوتومە مسپاسی خوای دەکەم ئەگەر توانی بم ینی کەمێک لە ئاشی سەشام جێبەجێ کرد بێ بڕوا بکە نشم توانی ئەوش بە تاشی جێبەجێ بکەم ینی ئەوەی کە کراوە گەخوا قبولی کا و خوای تەعالی عاقبەتمان خێرکە بتوانین کە ئەوەی کە ئەرچی سەرشانمانە بەرامبەر بەم خەڵکی میلەتی خۆمان بە شێوەیەکی فراوان ئەنجامی بدەین بۆی کە خەڵک خۆشبەخت بێ و خەڵک سەرفراز بێ خەڵک بەختەوەر بێ دەبێ بەڕاستی ئێمە ئامادەیمان هەبێ قیر و سیا بکەین لەوەی کە ئێمە خۆشبەخت بین خۆشگوزەران بین و حاڵەتی هەمیشەیی و فراوانمان ئاسوودە بێ نە بەخوا ئەم پێم خۆشە هەموو خەڵک بەختەوەر بێ خۆشبەخت بێ و سەرفراز بێ و خۆشگوزەران بێ ینی بازەکە بە ئێمە بیدێنی و ناحەتەکە بە ئێمە بیبینی زۆر بەڕێز عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی و وەزیر لە حکوومەتی هەرێمی کوردستان تەمەناوەکەین داوای مۆفەقیت بۆکەین لەوەی کە هەم لە ڕوانگە سیاسێکەوە مۆفەق بن و هەم لە ڕوانگەی خزمەتگوزاری و لە وەزارەتە کەشتان سوپاس دەکەین کە دەفەتی داین و هەروەها کاتی دا بە ئێمە بۆی کە ئەم دیدارە لەگەڵ بەڕێستان ئەنجام بدەین بەڵە خۆشەویستان بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەکەمان تاکو بەرنامەیەکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ وتەبێژی کۆمەڵیدانی ڕێگریەکانی یاسایشی پارتی لە پەرلەمانتارەکەی کۆمەڵە باسکەی پردێ دەکات و ڕای دەگەینە دەوکردەوانە زیان باوەڕی چارەسەرکردنی گەشتە سیاسەکان دەگێن. عامێڵەکانی سیاسیەکی دوو پارتی بۆ گرتووەکردن لە کێسە سیاسەکان لە ئەو دەرکۆبوونەوە بەپێی ڕاگەندراوی کۆبوونەوەکە تەنها بڕیار لەسەر بەردەوامی کۆبوونەوەکان دراوە. ئێزە عراقیەکان چوار گەڕێکی دیکەیان لە ڕۆژهەڵاتی شاری مووسڵ کۆنترۆڵ کردەوە و پێدەدانی توندیش لە چەند گەڕێکی شارەکە بەردەوامە. زۆرینەی دەنگی پەرلەمانتاران پەرلەمانی تورکیا ڕەزامەندی بۆ گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاسای هەمواری دەستوریە وڵاتە نیشاندا. بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین ساڵتان لێبێت بینەرانی عەزیز و خۆشەویست لە هەر جێگەیەکن لەگەڵ هاوکارانم گەشتی هەواڵەکانی سەعات 6 پێشکەشەکەم. بەپێی گرتەیەکی ڤیدۆیی کە تایبەت دەست پێیان کەوتووە تێدا ڕێگریکردنی یاسایشی پارتی لە پەرلەمانتار سۆران عومەر و عەلی حەمەد سەڵاح لە بازگەی پردێ لەلایەن چەکدارانی پارتیەوە دەردەکەوێت. بەپێی گرتە ڤیدۆیەکە چەکدارەکان هەوڵ دەدەن بچنە نێو ئۆتۆمبیلە تایبەتەکەی سۆران عومەرەوە کە خێزان و منداڵەکانی لەگەڵدایە. لە کاتێکدایە شەوی ڕابردوو ئاردوو پەرلەمانتار سۆران عومەر و عەلی حەمەد سەڵاح لە بازگەی پردێ لەلایەن چەکدارانی پارتیەوە ڕێگریان لێکرا بچنە شاری هەولێر و دوای دەست بەسەرکردنیان بۆ ماوەی 2 سەعات گەڕێنرانەوە بۆ شاری سلێمانی.
ناهێڵن داخڵ ببین و ئەڵێ تەقاعدی دەکەن. وڵا بۆ ئەو برادرانی کە لێرە دادناون ئاساییشی ئەم وڵاتە بپارێزن 20 دانە چەکدارە سەحبی تۆنیان 20 دانە چەکدارە سەحبی ئەگەڕینەوە ئێمە 20 دانە کەسان چەکی ڕاکێشاوە ئەو درۆیە نابێ بڵاو بێتەوە دوایە زانم ئاسایی واتە کامێرەکان لاتان کامێرەکانتان لا موبایلی بەداخەوە بۆ ئێوە لەبارەی ڕێگریکردنیان لە بازگەی پردێ بۆ چوونە نێو شاری هەولێر سۆران عومەر و عەلی حەمەد ساڵح لە نووسینگەی پەرلەمانی کوردستان لە شاری سلێمانی کۆنگرێکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا و پارتی دیموکراتیان بە پێشێلکردنی بنەماکانی مافی مرۆڤ و کاری پارلەمانتاری و زەقکردنەوەی دوو ئیدارەیی وەسف کرد. سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان ڕایگەیان نازانن بە چ هۆکارێک گەڕانەوەیان بۆ هەولێر لێ قەدەغە کراوە. ئەو کاری پارتی بە مەترسی جدیش بۆ شکستدانانی دانوستانەکان و زەقکردنەوەی دوو ئیدارەیی دەزانێت چونکە هێزانمیەکانی بازگەکە پیان وتون فەرمانی سەروی خۆیان جێبەجێ دەکەن. ئەمە مەسجێکی مەترسیدارە ئەمە ئاماژەیەکی زۆر خراپە درێژەی هەیە دەبێ هەموو لایەنەکان تێبگەن کە کاتێک هێزێک چەکداری بەدەستە بازگەی پێدەگرێت بۆ ئەوەی ڕێلەتەوە بگرێ هاتوو چۆ بکەی پێشێلکاری گەورەی مافەکانی مرۆڤە کە سەرەتاییترین مافی ژیان ئەوەیە هەر ئینسانێک لە چوارچێوەی وڵاتەکەی خۆی لە کوێی ویست بۆ کوێی ویست بڕوە ڕێگری لە ئەندامی پەرلەمان بۆ ئەوەی نەچێتە پایتەختی هەرێمی کوردستان کە شوێنی کاری و ماڵەکەی لەوەیە مەسجێکی تری مەترسیدارەکە لەم سەرەتایە درابە هەموو کوردستان و ناو ناوبانجی هەرێمی کوردستانی ناشیرینتر کرد و ئەوەی کە بەرامبەر ئێمە کرا ئەگەر زەبتی نەفسی خۆمانمان نەکردایە بەڕاستی 20 کەس چەک لە ئێمە ڕابکێشێ و ڕووی بکاتە سەرمان کارەساتی ترە قەوما بۆیە من ئومێد دەکەم هەرچی لەوەیە ئیجراعاتی لەگەڵ بکرێ و ئەوەشی کە بڕیاردەری ئەو بڕیارەیە ئەگەر کۆی حیزب نییە قبولی نەکەن دۆخی هەرێمی کوردستان بە ئێمە تێک بدەن بە ڕێگری لە ئێمە تەنگژە دروستکەن بە ئێمە چکە ئێمە هۆکاری تەنگژەنین ئێمە هۆکاری ئارامین و ئێمە وانین کە نوێنەرانی خەڵکین و دیفاع لە ماف و ئازادیەکانی خەڵکەکەین. ئەگەر کاکسۆران میلی دەمانچەی هێناوەتەوە کامیرەیەکی زۆر باش هەیە ڕێک لە بەردەمیەتی کامیرەکە هەم سەوت سەحبەکە هەم کوالێتیشی زۆر باشە ئەو کامیرە توان ڤیدۆکەی هەر بدەنە قەناتەکان هەمووی کە کاکسۆران دەست پێشخەری کردووە ئەوان کەسی چی نەکردو بۆ خۆی وەساو ئەم میلی دەمانچەی لێ هێناونەتەوە ئەوان شەو جار ڕێگریان لێ کردووە ئەمە ئەوە گریمان ئەگەر کاکسۆران ئەوەی کردووە کە ئەوە خۆیەت و کامیرەکانیش هەیە من لە گوڵ کاڵترم پێ نەوتون حیوارم لەگەڵا کردوون وتومەم کێشەبا لێرە کۆتایی پێ مەسوولەکەتان کێیە مەکتەب سیاسی چیە قسەی لەگەڵاکە هیچ کام لەمە نەی خوارد و ئەوانە ئەمریان پێکرەوە لە ئاخیراڵە هەردووتانە بێ بگەڕێنەوە واتە هیوادارم کێشەکە نەبرێ بۆ شوێنێکتر بەلاڕێیەکی ترا نەبرێ وە پەیامم بۆ پارتی دیموکرات ئەوەیە وە بۆ خەڵکی کوردستان شاهید بن ئەگەر لەسەر ئەم جۆرە حاڵەتانە خوا نەخواسە حاڵەتێکی نەخوازراوی وەک شەڕی ناوخۆ ڕوویدا پارتی مەسئولە. وتەبێژی کۆمەڵی ئیسلامی ڕایگەیان بە توندی دانی ڕێگریکردن لە چوونی دوو پەرلەمانتارەکەی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان بۆ شاری هەولێر دەکەن و وتیشی لە کاتێکدا هەوڵی جددی بۆ ئاشتەوایی نیشتیمانی و دەستپێکردنەوەی گفتوگۆکان هەیە ئەو ڕووداوە چاوەڕوان نەکراو بوو. ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی لە لێدوانێکیدا بۆ پەیام هۆشداری لە مەترسیەکانی ئەو جۆرە مامەڵەکردانەدا و ڕایگەاند ئاگاشکرایە کامێرەکانی چاودێری بازگەی پردێ ڕووداوەکەیان تۆمار کردووە هەر بۆیە چاوەڕوان دەکەن دەستگا پەیوەندیدارەکان لێکۆڵینەوەی جددی ئەنجام بدەن و وەڵامی ڕای گشتی بدەنەوە. تا بە پێویستە زانم بە توندی ئیدانەی ئەو ڕێگریکردن لە هەردوو برای بەڕێزمان هەم کاک سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی و ئەم کاک عەلی حەمەد ساڵح پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان بکەین حەقیقەت بۆ ئێمە شتێکی چاوەڕوان نەکراو بوو بە تایبەت لە ئێستادا کە ینی هەوڵێکی جددی هەیە بۆ مساڵەحاوە بۆ دەستپێگرنەوەی گفتوگۆکان و بۆ
ینی ساڕێژکردنی برینە کۆنەکان حقیقت یان ئێمە چاوەڕوان بووینە و برینانەی کە لە ڕابردوو بوون ساڕێژ بکرێن و جارێکی کە ببڕای ببڕیانی کاری لە شێوەی ڕێگریکردن لە پەرلەمانتارانەوەی کە ڕابردوو بوو لە سەرۆکی پەرلەمانی کوردستان لە هەرێمی کوردستان دووبارە نەبێتەوە بۆ ئێمە بەڕاستی بەداخین و بە توندی ئیدانەیەکەین و چاوەڕوانیشین بەجددی دەستگا پەیوەندیدارەکان لەو ڕۆی ئیجراعات بکەن و وەڵامی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ڕایگشتیش بدەنەوە لەو ڕوەوە و ڕوونکردنەوەی خۆیان بدەن حقیقت بەجددی داوای ئیجراعاتەکەین لەو ڕوەوە و دەستگاکانی ئاسایش و هەم بازگەکانی ئاسایش لە هەرێمی کوردستان هەمووی لەژێر کامێرەی چاودێریدان و ئەو ڕووداوانە بە تەواوی تۆمارەکرێت باوان بفەرمون تەبەنە و تۆمارانەی کە هەنبڵاویکردنەوە و لەبەر ڕۆشنای ئەو تۆمارانە هەنگاوی خۆیان بنێن لەبەرەوە یانی ئێمە دڵنیاین لەوەی کە ئەوان حقیقت یعنی ئەوەی کە زۆر بۆ ئێمەش جێی نیگەرانی بوو من لێرە پێویستەوە بڵێمێنی کە ئەوان خێزان و مناڵیان لەگەڵ بووە و ئەم جۆرە لە ئیرهاب و تۆقاندنە بەسەر ماڵ و منداڵەوە ئەمە شتێکی نەخوازراوە خزمەت ناکە و پەرلەمانتارێک کە خۆی خێزان و ماڵ و منداڵی لە شەودا بەرەو هەولێر بچن بۆ کارێکی ئەمنی ئەوان بۆ هجوومەکەنە سەر پازگا و ئەوان چ پێویستیانی پێویستیان بۆی هجوومکەنە سەر پاگ ینی ڕووداوەکە ڕوونە و ئەمە ڕووداوی یەکەم جاریشنی حقیقت. چوار فراکسیۆنی پەرلەمانی کوردستان ڕوونکردنەوەیەکیان سەبارەت بە ڕێگریکردنی سۆران عومەر و عەلی حەمەد ساڵح لە بازگەی پردێ بڵاو کردە و تێیدا بەتوندی دانەی ئەو کارە دەکەن. فراکسیۆنەکانی کۆمەڵ، یەکگرت و گۆڕان بزوتنەوەی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان ڕوونکردنەوەیەکیان سەبارەت بە ڕێگریکردنی سۆران عومەر و عەلی حەمەد ساڵح بڵاو کردەوە و ڕایانگەیاند بەداخەوە شەوی ڕابردوو لە بازگەی پردێ لە شاری هەولێر ڕێگری کرا لە دوو پەرلەمانتاری کوردستان پاشەوەی بە فەرمانی حیزبی ڕێ لە سەرۆکی پەرلەمان گیرا لە هەمان بازگا کە تا ئێستا ئەم برینە ساڕێژ نەکراوە. برینێکی دیکەیان خستە جەستەی پەرلەمانی کوردستان بەبێ ڕێزیکردن بە دوو پەرلەمانتار لە فراکسیۆنەکانی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی. لە ڕاگەنراوەکەدا ئەو چوار فراکسیۆنە بەتوندی ئەم کارە ئیدانە دەکەن و ئاماژە بۆ دەکەن کە ئەم کردەوەی لە کاتێکدا لایەنە سیاسیەکان دەست بە دانیشتن دەکەن بۆ چارەسەرکردنی ئەم بارە نالەباری کوردستان. هاوکات ڕۆشن گەیاند ئەندامی پەرلەمان مافی یاسایی خۆیە و پارێزبەندی بە یاسا ڕێکخرا و نابێت بەو شێوەیە مامەڵەی لەگەڵدا بکرێت. بێداواکارین لایەنی پەیوەندیدار ڕوونکردنەوە بدات و پۆزش بۆ دوو پەرلەمانتارەکە بهێنێتەوە و بەڵێنی دووبارە نەبوونەوەی بدات. شەوی ڕابردوو لە بازگەی پردێ لەلایەن ئاسایشی بازگەکەوە ڕێگری لە هەردوو پەرلەمانتار سۆران عومەر و عەلی حەمەد ساڵح کرا و نەیانهێشت بچنە نێو شاری هەولێرەوە. مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی باڵا کۆبوونەوە و دوابودای کۆبوونەوەکەش ڕایانگەیاند. گفتوگۆ لەبارەی دانانی ڕێوشێنی گونجاو بۆ چارەسەرکردنی کێشە بنەڕەتیەکان و کاراکردنەوەی پەرلەمان کراوە. ئەمڕۆ شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی کۆسڕاد ڕەسوڵ و شاندی پارتیش بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی لە شاری هەولێر کۆبوونەوە. دوابودای کۆبوونەوەکەش ڕاگەنراوێکی هاوبەشیان بڵاو کردەوە تێدا ڕایانگەیاند گفتوگۆ لەبارەی پتەوکردنی پەیوەندیەکانیان لە بواری حکومڕانی و پەیوەندی هەرێمی لەگەڵ حکومەتی فیدراڵ و وڵاتانی ناوچەکە کراوە. لە ڕاگەنراوەکەدا هاتووە لە کۆبوونەوەکەدا باس لە قەیرانی دارایی و دابینکردنی موچە بۆ موچە خۆران و گرنگیدان بە بواری نەوت و گاز و دابینکردنی شەفافێتی زیاتر کراوە. هەروەها دانانی ڕێوشێنی گونجاو بۆ چارەسەرکردنی کێشە بنەڕەتیەکانی هەرێمی کوردستان و کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان یەکێکی دیکە بووە لە تەوەرەی کۆبوونەوەکە. هاوکات بڕێردراوە کۆمیتێکی هاوبەش بۆ یەکلایکردنەوەی پرسی ناوچەکانی مادەی 140 و ڕیفراندۆم و سربەخۆیی کوردستان پێک بهێنرێت. لە کۆتایشدا هەردوو لاجەختیان کردەوە کە کۆبوونەوەکان لە پێناو چارەسەری کێشەکان بەردەوام دەبن. دەستەی داکۆکی لە مافی مامۆستایانی هەڵەبجە لە بەردەم یەکەی سەرپەرشتیکردنی پەروەردەیی شارەکە گردبوونەوەیەکیان ساز کرد و داوایان کرد کە مامۆستایان سزا نەدرێن. لای خۆشەوە سەرپەرشتیارێکی کارگێڕی یەکەی سەرپەرشتیاری پەروەردەیی هەڵەبجە ڕایگەیاند تا ئێستا هیچ بڕیارێک بۆ سزای مامۆستایان نییە و هیچ مامۆستایەکیش بەهۆی نەگەڕانەوەی بۆ قوتابخانە بەنەهاتوو هەژمار نەکراوە. چەند ڕۆژی ڕابردووە ئەمە پێمان گەشتۆ کە چەندیشە چەند سەرپەرشتێکی پەروەردەیی تەلەفۆنیان بۆ مامۆستایان کردو جۆرە جۆرەکان هەڕەشەی تیا بۆ لە قسەکانیانە کە ئەگەر نەچون ئیجراتان لەگەڵاکەینەوەتان گوازینەوە یاخود بۆتان نەکەین بە مۆڵەتی بێموچە ئەم جۆرە شتانە.
جایمە پرسیامان کرد لە ڕووی قانون لە ڕووی شتێکەوە مشتە ڕێپێدراو نییە بۆ ئێمە ژاتینە بەردەمی شاوە پێماوەدن تکایە ئەو پەیوەندی پەرودەیە کە لە بینی مامۆستا و سەرپەرشتیارانە هەیە با تێک نەچێت چونکە هەردوێن لە پێکەوە بووین لەسەر شەقامە خێر ئێستا چی لە وەزعەکە گۆڕاوە ئێوە هاتوونەوە تۆ لێرە و ئیسابوونەوە جۆرە لە جۆرەکان سەبەبکار بۆی کە بایکۆت بشکێنرێت و کۆتایی و بایکۆت بێ چونکە ئێمە پێش لەوەی بایکۆت دەست پێکەی زۆر سەرپەرشتیارەکان فشاریان لە ئێمەکەیان کاکە تکایە پێشڕەوی خۆپیشاندانی بکەین با پێکەوە داوای مافەکانمان بکەین وەڵاوی ڕاستی بێ هیچ فشارێک نییە لەسەر مامۆستانە کە لەسەر هەڵوێستی خۆیان سوورن ئەو هەڵوێستی خۆیانە و هیچ بڕیارێک نییە هیچ شتێک نییە لەسەر سزادانیان لەسەر غایباتیان لەسەر هیچ شتێک ئیتر بەڵام ئەوەیە ئێمە لە هەوڵێکە لەکردنەوەی خوێندنگاکان کراونەتەوە تاڵان زۆرینەی مامۆستایان پەیوەندیان کردوتەوە بە کارەکان ینی سەبڕێکی کەم ماوەتەوە خۆشەتیش نییە و مامۆستایانەی کە پەیوەندیان کردوتەوە بە کارەکانیان دەستبەرداری مافەکانیان بوو بن دڵنیا بن هەتاکم ئەم دقەیە هەتاکم ئێستا و هەتاکو پێشمان بکرێت وەکو ئیشراف کاکەگیان ئەرکی ئێمە ئەرکێکی ڕاوێژکاری و هاوکاریە لەگەڵ مامۆستایانە هیچ وەختی ئەرکی ئێمە نووسی نییە لەسەر مامۆستا ئەرکی ئێمە غیابدانی مامۆستا نییە بەڵام ئێمە ئەڵقەی پەیوەندی بینی خوێندنگا و تەربیەی باش نییە ئەویش بۆی کەەوە هەموو مامۆستایە بۆی ناکرێت بڕاتە تەربیە و کێشەکانی ئیشەکان دیاری کرا بەو شێوەیە لەبەرەوە هەڵوێستی ئێمەش سەرجە مامۆستایانی هاوڕێشم و سەرپەرشتیارانیش و هەمووشمان لەگەڵ داواکاریەکە حەقەکانی بایکۆتکردن و داواکردنی حەق و قوتی خۆمانی دوای کوژرانی ژنێک لە گەڕەکی ڕزگاری شاری کەرکووک هاوسەرەکەی دانی بە کوشتنی داناوە و لێکۆڵینەوەکانی پۆلیسیش ئەوە دەردەخەن کە بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتیەوە بووە. هاوکات سەرۆکی لیژنەی مافی ژنان و منداڵان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت لیژنەکان چاودێری دۆسیی کوشتنی ئەو ژنە دەکات و دەبێت تاوانبارەکە بە سزای یاسایی خۆی بگات. دوایەوەی لە هەفتەی ڕابردوو ئافرەتێک لە گەڕێکی ڕزگاری شاری کەرکووک لە ماڵەکەی خۆیدا بە 6 چەقۆ کوژرا لێکۆڵینەوەکانی پۆلیسەوە دەردەخەن بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتیەوە هاوسەرەکەی خۆی کوشتوویەتی و دانی بە تاوانەکەشی داناوە وتەبێژی پۆلیسی کەرکووکیش وردەکاری ڕووداوەکە بۆ پەیام دەخاتە ڕوو لە ئەنجامی هەموو ئەم شتانە و لێکۆڵینەوە دەرکەوت ئەو پیاوە ئەترافی کردبوو کە خۆی ژنەکەی کوشتووە بە وتەی خۆی ئەڵێ بەنیازی ئەوە بووە مناڵیان نەبووە ژنی کە بێنێ دیار ئەم ژنەی ڕێگر بووە لە بەردەم ئەوەی کە نێڵێ ژن بێنێ و تەفاهمش لەبینیانە نەبووە هەڵساوە بە ئەنجامدانی ئەم کارە و ژنەکە خۆی کوشتووە. حاڵەتی کوشتنی ژنان لەلایەن هاوسەرەکانیانەوە لە شاری کەرکووک چەند جارێک دووبارە بۆتەوە دەستگا ئەمنیەکانیش چەندین دۆسیەی لەو جۆرەیان لە بەردەستدایە. لای خۆیەوە سەرۆکی لیژنەی مافی ژنان و منداڵان ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت لیژنەکەیان چاودێری دۆسیە کوشتنی ئەو ژنە دەکەن و دەبێت تاوانبارەکە بە سزای یاسایی خۆی بگات. سەبارەت بە کەیسی کوشتنی ئەو ئافرەتە لە ناو شاری کەرکووکە بەداخەوە ئەمە یەکەم حاڵەت نییە ئەگەر بەهۆی هەر هۆکارێ بێ ئێمە ئیدانەیەکەین چونکە ئەمە لە ناوبردننی ژیانی هاوڵاتیەکە لە ناو شاری کرد بە تایبەتی لە ڕەگەزی مینە کە زۆربەی و دوژەکان دەرەق بە ئەو ئەکرێ و ئەم کەیسەکە کراوەکە ئێستاکە دوای بەپێی ئەو لێ دوانانەی کە پۆلیس و بەبێ ئەو متابعی کە ئێمە ئەیکەین و پەیوەندیکردنمان بە دەستگا ئەمنیەکانەوە کە تاوانبار دانیناوە بە تاوانەکەی خۆیە کەواتە ئەبێ ئێمە لێرانە هەنگاوی دووەم چاودێریکردنی کەیسەکەی کە چۆنەتی بەڕێوە ئەبرێ لەلایەنی پۆلیسەوەکو لێکۆڵینەوە لەلایەن دادگاوە بۆ بڕیاردانە بەپێی یاسای عێراقیە بێ بە کوشتنی ئەنقەس مامەڵی لەگەڵا ئەکرێ و ئەبێتە دەستای خۆی بگاتەوە بۆ ئەوەی ببێتە بربەستێک بەرامبەر بە هەر کەسێکی کە نەتوانێت تاوانێکی وا بکە لەژێر هەر ناوێکا بوو بە هەر بیانوێکا بێت. ماوەی زیاتر لە 2 مانگە هێزە هاوبەشەکانی پۆلیس و ئاسایش و تیمەکانی هەواڵگری کەرکووک سەرقاڵی دەستگیرکردنی ئەو کەسانن تاوانیان ئەنجام داوە و چوونەتە سەر ماڵان و دزیان کردووە تاکوی ئێستا ژمارەیە کەسیان دەستگیر کردووە کە بەوتەی پۆلیس تاوانبارن بە چەندین دۆسیەی کوشتن و دزیکردن و تاوانی جۆرا و جۆریان لە شارەکەدا ئەنجام داوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک. هەرێم و بەغدا یاداشتێکی لێک تێگەیشتنیان بۆ پاکردنەوەی ناوچە ئازادکراوەکان لە مین و پاشماوەکانی جەنگ واژۆ کرد. وەزارەتی دەرەوەی ژاپۆنیش بە بڕی 833,000 دلار پێداویستی بۆ دەستگای کاروباری مینی هەرێم دابین کرد. با سەرپەرشتی محەممەد ئەحمەد سەرۆکی دەستگای گشتی کاروباری مینی هەرێمی کوردستان یاداشتێکی لێک تێگەیشتن لە نێوان دەستگای مینی حکومەتی هەرێم و ئاژانسی مینی حکومەتی عراقی فیدراڵ لە شاری بەسرا واژۆکرا.
بەپێی یاداشتەکە ئەو ناوچانەی هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە دەستی داعش ئازادی کردوون هەموو کاروبارێکی تایبەت بە پاکردنەوەی مین و بۆمبی چێندرا و پاشماوە جەنگەکانی لەژێر سەرپەرشتی ڕاستەوخۆی دەستگای گشتی کاروباری مینی حکومەتی هەرێمدا بەڕێوە دەچێت. هەر لە چوارچەوەی هەوڵەکانی بەرپرسانی دەستگای گشتی کاروباری مین بۆ دەستخستنی هاوکاری بۆ دەستگاکە شاندێکی وەزارەتی دەرەوەی ژاپۆن بە بڕی 833,000 دلار بڕیاری دابینکردنی ئەو پێداویستیانیدا کە لە ئێستادا دەستگاکە پێویستی پێێتی. جوودێکی گەورەیان کرد تاوەکو ئەم یاداشتە گەشتە ئەم ڕۆژەی ئەمڕۆمان لە بەڕێزان لە پەیوەندەکانی دەرەوە زۆر سپاسیانەکەین جوودی زۆر گەورەیان کرد و ئەو هەموو ستافە بەڕێزەکانیشمان لە دەستگای گشتی کاروباری مین لە ماوەی چەند مانگی ڕابردوو کە بەردەوام لە خەت بوون لەگەڵ بەڕێزان لە حکوومەتی یابانی تاوەکو لەسەر دوا دەرەنجامی ئەم هاوکاریە گەشتی نەتیجە بەشێکی زۆری خاکەکەمان بەداخەوە بە مەرگێکی شاراوە چێنرا و لەژێر خاکەکەمان ناشەراوەتەوە کە ئەمەش هۆکار بووە بۆ ئەوەی کە بە هەزاران کەس لە هاوڵاتی سیڤیلی وڵاتەکەمان ببنە گیان لە دەست ببن و ببنە قوربانی کە ئامارەکان نزیگە بنەوە لە 14,000 کەس 6 ملیۆن مەتر دووجا زەوی پیسبوومان هەبووە لە هەرێمی کوردستان بەڵام لە ماوەی 25 ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان بە هاوکاری هەموو ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان و دۆستانمان لە وڵاتانی کۆمەکبەخش توانراوە ڕێژەیەکی زۆر باش لەمە پاک بکرێتەوە کە نزیک لە 165 خاکی هەرێمی کوردستان پاکراوەتەوە تەنها لە 135مان ماوەتەوە. بەڕێوەبەری چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی دەڵێت ساڵی 2016 ساڵێکی سەخت و پڕ لە قەیران بووە بۆ بەڕێوەبەرایەتیەکان. سەرڕایەوەش توانیویانە بە هاوکاری هەموو لایەک خۆیان لەسەر پێ بهێڵنەوە. لە کۆنگرێکی ڕۆژنامەیدا بەڕێوەبەری چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی سەبارەت بە دووبارە تۆمارکردنەوە و پشکنینی ناوی خەوەن پێداویستیە تایبەتیەکان وتی تا ئێستا 12,224 فۆرم بینراون و لەو ڕێژەیەش 10,017 گەڕاونەتەوە. ئەوانەی مافی کەمەندامیان دەبێت ژمارەیان 8,558 کەسە و 1,429 کەسیش شایستە نین. لە خانەی ساوایان و نەوجەوانان و بەساڵاتچوان سەرەڕای گرفتی دارایی بەڵام بە هاوکاری کەسانی خۆبەخش و خێرخواز توانیویانە کەم و کورتیەکان چارەسەر بکەن. هەروەها لە ڕێگەی لیژنەکانیان توانیوانە بەدادەچوونی ورد بۆ کێشە کۆمەڵایەتیەکان بکەن و لە ڕێگەی دادگاوە چاودێری کەیسەکانیان بکەن. لە ئێستادا لە خانەی ساوایان 24 مناڵی ساوا لە تەمەنی 1 ڕۆژە بۆ 4 ساڵ بەخێوەکرێن خزمەتە کرێن. لە خانەی کوڕان 35 منداڵ کە لە تەمەنی 4 بۆ 18 ساڵن. لە خانەی کچان ژمارەی منداڵان بریتین لە 15 منداڵی ناوخانە و 13 منداڵی دەرەوەی خانە. لە خانەی بەساڵاتچوان کە بۆ پیاو تەمەنی 6 ساڵ بەرەو سەر ئەوانەی کە هیچ خێزانێکیان نیە هیچ لانەیەکیان نییە و بۆ ئافرەت 55 ساڵ بەرەو سەر 38 بەساڵاتچوو سوودمەندن. لەو 38 بە ساڵاتچوی پەککەوتن لە ڕاستیا کارمەندان خزمەتێکی زۆر گەورەی ئینسانیەکەن. ئێمە لە کۆی 30,000 سوودمەند نزیکەی 25,000 فۆرمیان بۆ پڕکراوەتەوە. یعنی کارەکە لای ئێمە لە 1970 تەواو بووە. ئەوەی پەیوەندی بە لیژنە پزیشکیەکانەوەی وەزارەتی تەندروستیان بەڕێوەبەراتی گشتیەکانی تەندروستی سنووری پارێزگای سلێمانی تا ئێستا توانیویانە لە ناو شاری سلێمانی لیژنە دروستکەن. بۆ ناو شاری سلێمانی لە کۆتایی نزیک بووینەتەوە نزیکەی 12,000 هاوڵاتی خان پێداویستی تایبەت چوونەتە بەردەم لیژنە پزیشکیەکان و 10,000 فۆرم گەڕاوەتەوە ماوەتەوە لە دەرەوەی شاری سلێمانی کە بێ لیژنەکان پێک بێن و پرۆسەکە بەردەوام بێت. دەستەی ناوچە دابڕاوەکانی کۆمەڵی ئیسلامی و شاندێکی مەڵبەندی کۆمەڵ لە کەرکووک سەردانی پەیوەندیە نیشتیمانیەکانی یەکێتیان کرد و پەیوەندیەکانی نێوان هەردوو لە و بارودۆخی سیاسی و ئەمنی شارەکە گفتوگویان لەبارەوە کرا. شاندەکەی کۆمەڵی ئیسلامی کە پێگاتەبوون لە هەریەک لە بەرپرسی ناوەندی ناوچە دابڕاوەکان و بەرپرسی پەیوەندیەکان و کارگێری ڕاگەاندنی مەڵبەندی کەرکووک لەلایەن بەرپرسی پەیوەندیە نیشتیمانیەکانی یەکێتی نیشتیمانی لە کەرکووک و ژمارەیەک لە ئەندامانی یەکێتی پێشوازیان لێکرا. لەو کۆبوونەدا باس لە بتەوکردنی پەیوەندیەکانی کۆمەڵی ئیسلامی و یەکێتی لە کەرکووک کرا و بە پێویست زەنرا پەیوەندیەکان زیاتر بەرەو پێش برن. هاوکات باسی بارودۆخی ئێستای شارەکە کرا و پاراستنی یاسایشی کەرکووک بە ئەرکی هەموو لایەنەکان زانرا و هەردوو لا جەختیان کردەوە. هەنگاونان بۆ سەقامگیری کەرکووک ئەرکێکی ئاینی و نیشتیمانی و پێویستە هەموو لایەک بۆ پاراستنی شارەکە یەک دەست بن.
هێزە عراقیەکان چوار گەڕەکی دیکەن لە ڕۆژهەڵاتی شاری مووسڵ کۆنتترۆل کردەوە و شەڕی قورسیش لە چەند گەڕەکێک بەردەوامە. فەرماندەی پۆلیسی فدراڵی لە بەیاننامەیەکدا ڕایگەیان هێزەکانیان لە قۆناغی دووەمی کۆنتترۆلکردنەوەی مووسڵ لە پێشڕەویدان و گەڕەکەکانی سەلام و ساهرونیان لە بەشی چەپی شارەکە کۆنتترۆل کردوتەوە. لای خۆشیەوە فەرماندەی پرۆسەکانی نینەوە لە بەیاننامەیەکدا ئاشکرای کرد هێزەکانی دژە تیرۆری عراقی گەڕەکی مالیە و حوتی نیسانیان لە ڕۆژهەڵاتی شاری مووسڵ کۆنتترۆل کردوتەوە. لە هەمان کاتدا هێزە عراقیەکان نیوەی گەڕەکەکانی یارمچە لە باشووری ڕۆژهەڵاتی مووسڵ و سدیقیە لە باکووری ڕۆژهەڵات و حەدبا لە باکووری شارەکان کۆنتترۆل کردوتەوە. شەڕێکی قورسیش تیاندا بەردەوامە. ڕۆژی ڕابردووش فەرماندەیەکی سەربازی باڵای سوپای عراق بە پەیامی ڕاگەیان لە سەدا هەشتای لای چەپی شاری مووسڵیان کۆنتترۆل کردوتەوە و پێشبینی دەکەن لە چەند ڕۆژی داهاتوودا ئەو بەشەی شارەکە بە تەواوەتی کۆنتترۆل بکەنەوە. لە چارچەوەی قۆناغی یەکەم و دووەمی کۆنتترۆلکردنەوەی شاری مووسڵ تا ئێستا نزیکەی 7 گەڕەکی شارەکە کۆنتترۆل کراونەتەوە. سەرۆکی ئەمریکا وتاری ماڵاوی پێشکەش کردوتیدا ڕایگەیان کە ئەو کەسانی هیوایان بە ئەمریکایەکی دادپەروەر هەبوو بەراورد بەو کاتەی کە پۆستی سەرۆکی وڵاتەکەی وەرگرت گەشتبینترن. باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا وتاری ماڵئاوایی لە شیکاگۆ پێشکەش کرد و ڕایگەیان ئەمڕۆ ئەمریکا بەراورد بە 8 ساڵی ڕابردوو بەهێزتر و باشترە و ئەو کەسانی کە هیوایان بە ئەمریکایەکی دادپەروەر هەبوو بەراورد بە ڕابردوو گەشتبینترن. هەروها ئاماژەی بەوەش کرد کە نایەکسانی ئابووری و جیاوازی ڕەگەزی مەترسین بۆ سەر پرۆسەی دیموکراسی و داوای لە گەلی ئەمریکاش کرد کە پارێزەری دیموکراسی بن. سەبارەت بە دووبارەگرتنەوەی دەستی پۆستی سەرۆکایەتی ئۆباما ڕایگەیان ناتوانم 4 ساڵی دیکە سەرۆک بم چونکە گواستنەوەی ئاشتیانی دەسەڵات لە نێوان سەرۆکەکاندا هێمای دیموکراسی ئەمریکایە. باراک ئۆباما ساڵی 2008 پۆستی سەرۆکی ئەمریکای گرتە دەست و لە ساڵی 2012دا جارێکی دیکە وەک سەرۆکی ئەو وڵاتە هەڵبژێردرایەوە. بڕیارە 20 ئەم مانگەش پۆستەکەی ڕادستی دۆناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا بکات. لە تەقینەوەیەکدا لە شاری قەندەهاری ئەفغانستان 5 دیبلۆماتکاری ئیماراتی کوژران و باڵوێزیە وڵاتەش بریندار بوو. تەقینەوەکی خۆکوژی لە بینای پارێزگای قەندەهار ڕوویدا و تێدا 5 دیبلۆماتکاری ئیمارات کوژران و جومعە ئەلکعبی باڵوێزیە وڵاتەش لە ئەفغانستان بریندار بوو. پێشتریش دوو تەقینەوە لە کابوڵی پایتەختی ئەفغانستان نزیکەی 30 کوژرا و 7 برینداری لەیەکەوتەوە کە تەقینەوەی یەکەم لە ڕێگەی خۆکوژێکەوە لە بەردەم باڵەخانەی پارلەمانی ئەفغانستان لە کابوڵ ڕوویدا و دواتریش ئۆتۆمبیلێکی بۆم ڕشکا و لە هەمان شوێن تەقیوەوە. بەهۆی تەقینەوەکانیشەوە نزیکەی 30 کەس کوژران و 7 دیکە بریندار بوون. دوای ڕووداوەکەش زەبیحوڵڵا موجاهید وتەبێژی بزوتنەوەی تالیبان بەرپرسیارەتی بزوتنەوەکەی لە تەقینەوەکان ڕاگەیاند. بە زۆرینەی دەنگ پەرلەمانی تورکیا ڕەزامەندی نوان بۆ گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاسای هەمواری دەستوری ئەو وڵاتە. بڕیارە پارلەمانی تورکیا لە گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاسای هەمواری دەستوری ئەو وڵاتە بەردەوام بێت پاش ئەوەی ڕۆژی ڕابردوو بە زۆرینەی دەنگی پەرلەمانتاران گفتوگۆکردن لەسەر ئەو پرۆژە یاسایە پەسەندکراو یەکەم مادەی پرۆژە یاساکەش خوێندرایەوە. بەرلەوەی دانیشتنەکە لەلایەن جێگیری سەرۆکی پەرلەمانەوە بۆ ئەمڕۆ دوا بخرێت لەلایەن خۆشیەوە بیناڵی یەڵدرم سەرۆکوەزیرانی تورکیا سەردانی پەرلەمانی کرد و سەبارەت بە پرۆژە یاسای هەمواری دەستور لەگەڵ کەمال کڵجدار ئۆغلۆ سەرۆکی گشتی جەهەپە کۆبەوە. دواتر ئاماژەی بۆ کرد پەرلەمان بە باشترین شێوە دانوستان لەسەر ئەم بابەتە دەکات و هاوڵاتیان بە شێوەیەکی باشتر لەوە تێدەگەن کە ئەو گۆڕانکاریانی لەم کۆبوونەوەنەدا دەکرێت چمانایەکیان هەیە. پرۆژە یاسای هەمواری دەستوری تورکیا کە لەلایەن ئاک پارتیەوە پێشکەشی پەرلەمان کراوە ڕخنەی زۆری ئۆپۆزیسیۆنی ئەو وڵاتەی لێکەوتەوە. بە شێوەیەک باز لەوە دەکەن کە ئاک پارتی دەوێت لە ڕێگەی دەستورەوە سیستەمی سیاسی لە پەرلەمانیەوە بگۆڕێت بۆ سەرۆکایەتی و ئەردۆگان بەوە تۆمەتبار دەکەن
کە دەیەوێت هەموو دەسەڵاتەکان لە پۆستەکەی خۆیدا قۆرق بکات و بەو کارش دەسەڵات بەرەو دیکتاتۆریەت بەرێت. سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند باشبوونی پەیوەندیەکانمان لەگەڵ تورکیا پەیوەستە بەخشانەوەی هێزەکانیان لە ناوخاکی عێراق. حیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق لە میانی کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لە سەردانەکەیدا بۆ بەغدا بە سەرۆکوەزیرانی تورکیامان ڕاگەیاند کە پەیوەندیەکانی نێوان بەغدا و ئەنکەرە یەک هەنگاو بەرەو پێش ناچێت ئەگەر هێزەکانیان لە سنووری ناحی باشیک نەکشێنەوە، چونکە بوونی ئەو هێزە لە باشیک پێشێلکردنی سەروەری عێراقە و جگە لە پاشەکشەیە پێکردنی بە هیچ شتێکی دیکە ڕازی نابن. لە میانی سەردانەکەی بیناڵی یاڵدەرم بۆ بەغدا و کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق هەردوو لە ڕایانگەیان کە گەیشتونەتە ڕێکەوتن بۆ کشانەوەی هێزەکەی سوپای تورکیا لە ناو خاکی عێراق. عەبادی لەبارەی تەقانەوەی پردەکانی شاری مووسڵیشەوە ڕایگەیاند هیچ کاریگەری کەوتووە لەسەر پرۆسە سەربازیەکان و پلانی کۆنتڕۆڵکردنەوەی شارەکە نابێت و داعش لە مووسڵ بەرەو نەمان دەچێت و دووچاری پەرتەوازەی هاتوون. سەرۆکوەزیرانی عێراق ئاشکراشی کرد بەم زوانە پرۆسەی ڕزگارکردنی قەزای حەویجە لە چەکدارەکانی داعش دەست پێ دەکات و ئامادەکاریەکانیش لەو بارەوە دەستی پێکردووە. بە دووبارە خوێندنەوەی سەردێڕەکان کۆتایی بەم گەشتەی هەواڵەیە. کێبێژی کۆمەڵی دانێ ڕێگریەکانی یاساییشی پارتی لە پەرلەمانتارەکەی کۆمەڵ لە بازگەی پردێ دەکات و ڕای دەگەێنێتە و کردەوانە زیان بە هەوڵی چارەسەرکردنی کێشە سیاسیەکان دەگەیەنێت. هەردوو مەکتەبی سیاسیەکێتی و پارتی بۆ گفتوگۆکردن لەسەر کێشە سیاسیەکان لە شاری ئەولێر کۆبوونەوە بە پێی ڕاگەندراوی کۆبوونەوە کەش تەنها بڕیار لەسەر بەردەوامی کۆبوونەوەکان دراوە. هێزە عێراقیەکان 4 گەڕێکی دیکەیان لە ڕۆژهەڵاتی شاری مووسڵ کۆنتڕۆڵ کردەوە و پێکدەدانی توندیش لە چەند گەڕەکێکی شارەکە بەردەوامە. بە زۆرینەی دەنگ پەرلەمانتارانی پەرلەمانی تورکیا ڕەزامەندی بۆ گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاسای هەمواری دەستوری ئەو وڵاتە نیشان دەدەن. با سوپاسەوە لەگەڵ هاوکارانم لە پشتی کامێرە و ژووری کۆنتڕۆڵی پەخش ئەم گەشتەی هەواڵم پێش